ئەم کاتتان باش ئازیزان دۆستانی فلیم سازان بە داوای لێبوردنەوە کە یەکشەمی پێشوو ئەبوایە لایڤەکەی کاکاوە بێت ئێمە بە هەزار نالی عەلی هەتا لایڤێک ڕێکخەین هەتا کاتەکانە گونجێنین زۆری پێچێ و کاتی ئەوێ و هەتا هەمومان تەبابین بەڵام گەلە جار لەبەر گرفتێکی تەکنیکی ناتوانین اینجا جێی داخامە تا ئێستا سێ جارە لەگەڵ برایانی ڕۆژەڵات تووشی ئەو گرفتە بینێتر گرفتەکە چۆنە و چۆن دێتە ناوە چی هۆکارە ئەوەیان کاری تەکنیکی و ئێمە لێگەڕێن بەڵام خۆشحاڵین ئێستا بۆیە هەوڵماندا هەر چۆنێک بێت هەر ئەبێ با بڵێن وانەکەی کاکاوە بڵێنەوە هی کاکبرایمی سەعیدی شەر بە نیازین دەرفەتێ بڕەخسێنین لەگەڵ کاکبرایمی سەعیدیە لەبەر سەرقاڵی نەمانتوانیوە وانەکەی ئەویش بەلای پێشکەشتانکەینەوە وا ئەم شەو لەگەڵ کاکاوەیە باسی تەوەرێک چەمچێکی گرنگ لە نووسین بۆ فیلم سازیەکەین ئەویش لۆگلاین بە ئەنگلیزیەکەی پێڵێن لۆگلاین لۆگ چۆن ئێماڵین لۆگ ئین کاتێک کاتەوێ بچیتە ناو پرۆگرامێکەوە ئەبێ لۆگئینکەی پاسوەرد و ناو و شتەکانی خۆت دانەی اینجا ئەچیتە ناوەوە لۆگلاین ئەگەر بڵین لۆگەکە چوونە ناوەوە بێ لاین دێڕەکانە ئەبێ بە تۆ چەند دێرێک ئەو مەبەستە ئەو پەیامە بگەێنیت وە بچیتە ناو بابەتەکەوە بۆ ئەوە من لای خۆمەوە وەکو سەرکەوت پێم جوان بوو ئێمە دێر نامە بەکاربێنین ئێمە گەلێ جار ئەو نامەیە بۆ زۆر شت بەکاریێنین و وەکو هەبووە لە کاتی پێشمەرگایەتی پیان و تۆ چکلێتە نامە و زۆر شتی کەمان هەبووە نامەیەکی پێوە لەکێنراوە ئەگەر ئێمە بتوانین بە چەند دێڕێک ئەو نامەیە ئەو پەیامەی کە مەبەستمانە لە فیلمەکەمانە بیگەێنین و لە لای خەڵک دەرکەوێت ئەوە شتێکی زۆر زۆر باشە و ئەبێ بکرێت اینجا بۆ ئەوەی بزانین دێرنامە چۆن ئەنووسرێ و بەهاکانی چییە و چۆن دەست پێ بکەین و چی بکات چی بگەێنێ ڕووی دەممان ڕووی پرسیارمان لە کاکاوە ئەەکەین کاکاوەی مامۆستا لە بواری سکرین ڕایتینە با بڵێن سیناریۆ نووسینە فلیم نووسینە ئێستا ئێمە ڕوو لە کاکاواکەین کاکاوە جانی یاخوا بەخێربیت بەخێربەی باندیەمان خۆشحاڵ بووین و حەزەکەین بەڕێستان باس لە لۆگلاین کەیت بەهاکانی ئیتر بۆچی دێرنامە بەکاربێنی زۆر باشە سڵاو ڕێزمە کاک سەرکۆگیان ماندوو نەبوونت پێڵێم ئەم ماوەیە زۆر ماندووبی بەوە کە بتوانی ئەم دەرفەتە بڕەخسێنی ئەوەڵەن زۆر سپاس دەکەم دەسە خۆش بێ و هیوادارم کە دەنگ و ڕەنگم باش بێت ئەو جۆرەی کە جەنابەت فەرمووت لۆگلاین یا لاگلاین لە ئەسلاحدا وەکو شتێکی زۆر گرنگی دارە لە نێو سیناریۆ نووسیندا جا من ئەمە ئەوڵ ئاوا دەست پێ بکەم کارم بەوە نیە کە تۆ ئەو کەسانەی کە بینەری ئەم بەرنامەیەن هەست دەکەم ئەبێ عەلاقە و تێڕوانیان بێت و پێخۆشبوونێکیان بێت لەسەر سیناریۆ نووسین و بەلای کەمەوە کتێبێکی سیناریۆ نووسینیان خوێند بێتەوە تا بتوان لەو باسانەی کە من لەسەری قساکەم جوانتر تێبگەن و شارەزاتر بندەشتەکە یا ئەوە کە سیناریۆکیشیان ئەگەر نووسی بێت چه سیناریۆی درێژ بێت چه سیناریۆی کورت بێت ئەوی زۆر باشە یعنی ئیتر یا کەسێک هەیە کە ئەبینی مەسەلەن پێی خۆشە سیناریۆ نووسین دەست پێ بکە سیناریۆیەکی بەدەستەوەیە ئەم باسی لاگلاین زۆر ئەتوانی یارمەتی دەری بێ کتێوای جۆر با جۆرمان هەیە لەسەر سیناریۆ نووسین لە سیتفیلد و مەکارتی و مەکیەوە بیرم مەکارتیڵە مەکەی و لیندا سینگەر چوزانم ئەو بلیک سنایدەر کە وەکوڵە پشیرەکەن نجات بۆرد جۆزف کامبل فرانک دانیل ئەمانە زۆر کتێبای جۆرواجوان لەسەر سنەری ئەو باسی کە من ئیمشەو پێشکەشتان یەک و ئەمێ لەسەری قسە بکەم کورتەیەکە وەرگێڕاو یا وەرگرتو لە
زۆر لە کتێبای جیاواز ئەمانە هەموو کۆبووتەوە وەکو وانەیەک کە من لە مەسەلەن لەگەڵ ئەو دۆست و ئازیزانەی کە دایانەوێت لەسەر لاگلاین شتێک بزانن بۆیانم کتووە هەمیشەوە پێیان دەڵێم. لاگلاین بە کورتیەکەی تعریفێکی زۆر سادەی هەیە، بەڵام هەر ئەو تعریفە سادەیە زۆر گرینگە. ئاواتان بۆ بڵم تۆ پێش ئەوە کە لاگلاین قسە بکەین شتێکمانێ بەنێوی ئایدیا یعنی ئیدا یا ئایدیایە کە تۆ ئەتەوێت سناریۆیەک بنووسی. ئایدیا وەکو مناڵێکە لەسکی دایکیا نوتبەیەکە لەسکی دایکیا دروستە بێ یا مناڵێکە لەسکی دایکیا دروستە بێ لە پێش هەموو شتێکدا دڵی دروست ئەبێ، دوایی ئەندامەکانی تر دەست بە دروستکردنەکە تا دڵ نەبێت تا دڵ دروست نەبێت دەست و پێ و ئەو یا سەر و یا چاو ئەوانە دروست نابێت. ئەگەوایە ئایدیا لە نێو سناریۆنووسنە وەکو ئەو دڵە وایە بۆ ئێمە، یعنی وەکو ئەوەیە کە تۆ ئەتەوێت سناریۆیەک بنووسی ئەوەڵ ئەبێت دڵەکە دروست بێت. ئەو دڵەکە دروست بوو دوایی دەست دروست ئەبێت، دوایی سک دروست ئەبێت، سنگ دروست ئەبێت، لاقەکانی دەردێت. یعنی وەکو عینی ئەو شتێکە مناڵێک لەسکی دایکیا دروست ئەبێت تمشای بکەین، ئایدیا لە نێو سناریۆنووسنە وەکو دروستبوونی ئەو دڵەیە. تا ئەو دڵە نەبێت ئێمە هیچ شتێکمان نێت. جا یەک شتیش بڵێم کە بێمە سەر باسی لاگلاین. لە پێش لاگلاین ئێمە ینی ئایدیامان هەیە بۆ سناریۆنووسین، ینی تۆ لە پێش سناریۆنووسین ئایدیات هەیە، لاگلاینێکیش دائەنەی، دوایی ئەتوانی ئەو لاگلاینە دوای ئەوە کە تۆ سناریۆکەت نووسی دووبارە بیگۆڕی. یعنی ئەوە نیە کە ئێستا ئەو لاگلاینێکە ئێستا دادنایتر تا ئاخر حتمما ئەوە بێشە لە کاتی سناریۆنووسەکە شتایەکت گۆڕی، بەڵام لە پێش ئەوە ئایدیاکەت بێت، لاگلاینێکت بێت بۆ ئەوەی کە نەخشەی ڕێگاکەت بێ زۆر زۆر باشە بۆ تۆ، یعنی زۆر بە باشی ئەتوانی سناریۆکەت بنووسی. پس لاگلاین لە پێش سناریۆ نووسین کارێکە وەکو نەخشەی ڕێگا، وەکو ئەوەی کە خەریتەیەکت پێدا تۆ بزانی بەکوێوە بڕۆی بەچۆ بڕۆی گوم نەبی لە شتەکان، نەکەوێت دەرەوە لە بازنەی ڕێگای سناریۆکەت کە بۆ خۆتت داناوە. جا ئەمە یەک باسیەتی. باسەی کە ئەوەیە کە ئەمە دیسان کە گرنگی لاگلاینتان بۆ بڵێم، گرنگیەکەی ئەوەیە شتێکە لە نێو سناریۆ نووسینەکان یا لە نێو فیلمسازاندا قسەیەکی زۆر بەنێوبانگ هەیە، دەڵێن ئەلڤەیتۆر پیچینگ، یعنی ئەلڤەیتۆر ئاسانسۆری ئەمە پێڵێ، نازانم لە باشوور چی پێڵێن، بەڵام ئاسانسۆر، یعنی تۆ لە نێو ئاسانسۆرەکە کەسێک ئەبینی مەسەلەن پرۆدیوسەرێکی زۆر بەنێوبانگ بینی لە قاتی دەی مەسەلەن ئەو بینایەوە تا دێ قاتی یەک تۆ ئەو نەکاتت هەیە لەگەڵ ئەو پرۆدیوسەرە قسە بکەی و بتوانی سەرنجی ڕابکێشی بۆ ئەو سناریۆیی یا ئەو فیلمی کە تۆ هەتەوە دروستی بکەی. یعنی تقریبا شتێک تقریبا حدود 1 دقیقە وەختەیە، بۆیە لۆگلاین تایبەت ئەبێتەوە کە تۆ لەویا لاگلاین ئەنیت ئەو شتەیە کە بە پرۆدیوسەرەکەت ئەڵێ، بۆ ئەوە کە پرۆدیوسەرەکە بتوانین ڕابکێشی بۆ لای خۆت یا سەرنجی ڕابکێشی کە بتوانی بەدەستی بێنی بۆ ئەوە کە دوای پێکەوە کار بکەن یا لەسەر سناریۆکەت قسە بکات کار بکات لەگەڵت یا ئەوە کە بڵێ ئەو فیلمە دروستەکەی. و بیرکەنەوە مەسەلەن تۆ لە نێو ئاسانسۆرێکدا لە نێو ئەلڤەیتۆرێکدا جیمس کامرۆنە بینی، مارتین سکۆرسیزیە بینی، ئەتەوێت فیلمنامەکەت سناریۆکەتی پێ بڵێ. لۆگلاین باشترین ڕێگایە لەبەر خاتری ئەوەیە کە تۆ پێشتر دێ لاگلاینێکی بۆ داهێنێ بۆ سناریۆ. لۆگلاین باشترین ڕێگایە کە لەو تایمەکەمەدا لەو زەمانەکەمەدا بتوانی سەرنجی ئەو ڕابکێشی. دوای ئەوەش ڕێگاهایەکی هەیە، یعنی ئەوە نیە کە مەسەن لە ڕۆژی ئەوڵەوە ئێمە ئەم شتانەمان بوو بێت. لە تاریخی سناریۆنووس لە تاریخی فیلم دروستکردنە بەو نەتیجە گەیشتون کە ئەبێ ئەم پێداویستانە هەڵبژێری بۆ ئەوکە بتوانی سناریۆیەکی باش بە بتوانین کەڵکی لێ وەربگری. ئەلان مەسەلەن ئێوە ئەتوانی بە لۆگلاینێک داستانێک بڵێ مەسەلەن بۆ ئەو جیمس کامرۆن کە لە نێو ئەو ئاسانسۆرە دیوتە 30 چرکە تۆ نهایەتەن بڵێ 1 دقیقە وەختت هەیە، زۆر بینی 25 تا 50 شت لە بەردەسایە کە بتوانی سەرنجی ڕابکێشیت، یعنی ڕێگایەکی کەت نییە. ئەو 25 تا 50 شت زۆر گرنگە کە چۆن بەکاری بێنیت، لە چ ڕێگایەکەوە وارد بی کە بتوانی سەرنجی ئەو پرۆدیوسەرە بە خۆت ڕابکێشیت. یعنی چی؟ یعنی مەسەلەن تۆ ئەگە بڵێ وەڵا داستانێکم هەیە کابرایە کە مەسەلەن پۆلیسە
بەڵام زۆر حەزی لە خواردنە مەسەلەن دواوە ئەوێ بڕات سەفەرێ بکات لە سەفەرەکەیە مەسەلەن ئەگاتە شاری لۆسانجلس لە نیویۆرک و ئەڕوا بۆ لۆسانجلس لە لۆسانجلس ژنێکی هەیە ژنەکەی لێکجیا بوونەتەوە ئەوێ بڕات دیسانەکە ژنەکەی بێنێتەوە نێژیانەوە تەواو بۆ کاتەکەت ڕۆی هیچت نەکتووە لە داستانەکەت هیچ شتێکت بە ئەو پرۆدیوسەرە هێشتا نەکتووە کەوانەیەکم بەرێ کاکاوە من شتێ بڵێم لەسەرەوە طبعا ئەمەی ئێمە ئەوە نییە بڵێنم دانیشتنی من و تۆ هەرەوە بێ بۆی با بڵێ من پرسیار بکەم بەڵام جارجار هەنێ سەرنجەیە حەزەکەم بۆت باسکەم زۆر باش من تا ڕادەیەک بڵێم دێڕنامە لەم وڵاتانە کە ئێستا سینەماتیایە پێشکەوتووە بە تایبەت لە ئەوروپاوە کە هاتۆتە ئەمریکا و ئۆسترالیا و کەنەداوانە ئەمە وەکو بۆ بە نەریتێک مناڵیان لە خوێندنی سەرەتاییەوە پێڵێن ئەتوانی بە دوو دێر پەیامەکەی خۆتمان پێ بڵێ بەداخەوە من دەنگەکەتم زۆر خراپەیە کاک سەرکۆت ینی ئەسڵ تێنا زۆر ڕووباتی کە دەنگەکەت نازانمە بێ بۆ بینەر چۆن بێت بۆ تۆ وابێ احتمالە هی ئەوە بێکە لە گوێتە هەیەوا بزانم مینەکە و بەکارێناوە وڵات تێنەگەیشتن لە پرسیارەکەت پرسیار ناکەم کاکاوە گیان پرسیار ناکەم مادام بەگەڕێمەوە هەر خۆت بەردەوام بە وا باشترە دی زۆر باش لە پرسیارەکە تێنەگەیشتن بەداخەڵە بەڵام بریا ئەوە باتە کە بتوانێت پرسیار بکەیت و ئەوە باشتریش ئەبوو ینی باسەکەمان جوانتر ئەڕۆی بەڕێگەوە کە جەنابەت قسایەک یا پرسیارێک یا شتێکت ئەبوو وەختە من لەسەری جامدایێتەوە بەڵام زۆر بەداخەوە دەنگ زۆر ڕووباتی کە ئاسان تێنەگەیشتن لە دەنگەکەت بەداخەوە بەهەرحاڵ ئەوەم ئەکوت تۆ ئەو پرۆدوسەرە بینی ئەو شتێکە ئێستا بۆم گێڕایەوە هیچ شتێکی نەبوو کە بۆ پرۆدوسەرێک مەسەلەن سەرنجڕاکێش بە پێی خۆش بڵێ من ئەبێ لەسەر ئەم فیلمە قسە بکەین پێکەوە دانیشتنێ بکەین ئەوانە دوایەوە یەک شتی کە هەیە کە ینی ئەوەیە کە ئەڵم لاگلاین یا لۆگلاین یا وەکو جەناب دەڵێ دێڕنامە ئەمە گرنگیانەی کە بۆ سناریۆنووس یا بۆ فیلمسازێتی لەم بوارانەوە قسە دەکەم یەک شتی تایبەتمان هەیە دێمە سەر ئەوە کە ئەوەڵ ئایدیا قسە بکەم ئایدیا لە نێو سناریۆنووسیندا تۆ هەمیشە کە دێ سەر ئایدیا ئەوەڵ ئەبێت کەسێک یا کەسانێکت بێت دوایەوە شخصیتێکت بێت یا شخصیتایەکت بێت کەسێک یا کەسانێکت بێت گرفتێکیان بێت مشکلەیەکیان بێت شتێکی کە ژیانی ڕۆژانەی خۆیان پشێوێنێت ئەو ژیانی کە تا ئێستاکن لەبەر خاتری اتفاقێک حادسەیەک ڕووداوێک شتێک ژیانەکەیان تێک بدا ئەمانە ژیانیان ئەشێوێت لێرەوە ئایدیای فیلمەکەی تۆ دەست پێکە یا سناریۆکەی تۆ دەست پێەکە ئەگەوە ئایدیا ینی کەسێک یا کەسانێک شخصیتێک یا کەسانێک لەگەڵ گرفتێک لەگەڵ مشکلەیەک ئەم دوانە ئەبێتە ئایدیایەک جا دوایی دێنە سەر ئەوە کە مەسەلەن ئایا ئەم ئایدیایە ئەرزشی ئەوەی هەیە سناریۆ بۆ بنووسین یا ئەرزشی ئەوەی نیە سناریۆ بۆ بنووسین کەمێ مساڵتان بۆ بێنمەوە بەڵام پێش ئەو کە مساڵ بێنمەوە ئەمە شتێک لەسەر پلۆت و لەسەر داستان بڵێم ئەمە شتێکی زۆر سەرنجڕاکێشە بەتایبەت ئەو کەسانەی کە سناریۆ نووسینیان پێخۆشە هێشتا نازانن فەرقی داستان و پلۆت چییە یا پلات لەواقع یا ئێمە لە فارسیە لە ئێرانیاڵن پەیڕێن لە داستانە ئێمە موقعیەتێک وەسف بکرێت تەوزیح ئەدرێت بەڵام لە پلاتە ڕابطەیەکی ئەلەت و مەعلولیمان هەیە یعنی شتێکی تر بە شوێن خۆیان لە ڕووداوێکی تر بە شوێن خۆیانێت ئەمە سادەتینەکەی ئەوەیە کە بۆتان بۆ بە نمونەیەک بە مەساڵێک گڵێم ئەڵێ شامرد داستانەکەمان ئەوە داستانێکی زۆر شامرد دوای هەفتەیەکیش شاژن مرد ئەمە داستانە وەسپی شتێکەکان شامرد دوای هەفتەیەک شاژن مرد بەڵام ئەگە بڵێ شامرد دوای هەفتەیەک لە داخی مردنی شاژن مرد یا شاژن دیقی کرد ئەوە بێتە پلات ئەبێتە پەیڕەنگ ئەبێتە پلات لەواقع ینی مردنی شا ئەوە شاژنی ناڕەحەت و غەمبار کرد ئەویشی بە شوێن خۆیان کوشت ئەمە جیاوازەکە ینی ئەمە زۆر سادە بڵێم کە جا بۆ ئەمە ئەڵێم لەبەر خاتیەوە کە تۆ لە کاتی ئایدیا نووسین لە کاتی لاگلاین نووسیندا ئەبێت لەم قانونە پەیڕەوی بکەیت
یعنی لە قانونی ئەوە کە شتێک ڕوەدا شتێکی تر بە شوێنی خۆیان ئەهێنێتەوە نە ئەوە کە مەسەلەن وەسفی شتێ بکەی وەکو ئەو شتێک کە من نمونونەکە کوتم پۆلیسێکە حەزی لە خواردنە مەسەلەن بنیادەمێکی کەل لە ڕقا ئەمانە حەچت بێنەوە بەس شخصەکەت پێڵێ ئەو ڕووداوەی کە ئەو پۆلیسە بێنێتە نێو داستانەکەەوە گرنگە ئەگە تۆ بڵێ پۆلیسێکە سەفەرەکە لە نیویۆرکەوە دێ بۆ لۆس ئانجلس ئەوە بڕۆ ژنەکەی ئاش بکاتەوە ژنەکەی کەوتۆتە دەست چەند تێرۆریست چەند گرۆگانگیر چەند کەس بە دیل گرتویانە ئەم پۆلیسە هەوڵ ئەدا نجاتیان بدات ئەوە بێتە لاگلاینی داستانێک فیلمی دای هارد کە دیتان بروس ویلیس لەویا کاکات و دەرانیە بە جان سەخت وەریانگەڕاوتە بدەن دای هاردی یەکمانە دوومانە سەمانە چەندانەمان پۆلیسێکە دێتەوە کە دڵی ژنەکەی بەدەست بێنێت ئەبینێ ژنەکەی کەوتوتە نێو مشتی چەندانە تەرۆریست و چەندانە مافیا ئوروپایی و ئەم هەوڵەدات هەم ژنەکەی نجات بکات و ڕزگارکە هەم ئەو جێگایی کە ئەوانی تیایە هەمووی لە دەستی ئەو مافیانە نجاتدا لاگلاین یعنی دەو قانونەیە ئایدیا لەو قانونەیە کە تۆ وەک پڵات ئەبێتم شای بکەی نابێ وەسف بکەی ئەبێ علەتێک دابنەی علەتی کەش بە شوێنیا ئەیهێنێت ئەویشی بۆ دابنەی داوە ئەمە لە زمانی ئەرستووە بووە بوتیقای ئەرستوو کە کتێبێکی بنەی پۆئەتیک 6 شێوازی شعری کتووە یەک دانیان لە شێوازەکانیان ئەوەیە کە لە پڵات کەڵگۆر بگرین و باشترین حاڵەتی شعر یا دراما ئەڵێ پڵاتە ئەویش ئەڵێ ئەوێ بزانی چۆن بیانچنی ئەو ئەناسوورەی کردنەوە داستانەکەتە ئەو شخصتانەیە چۆندایان بنیت و چۆندایان بچنیت قسەکەشی ئەوەیە زۆر بە سادگی ئەڵێ هەر پڵاتێک سێدانە بەشی هەیە یا هەر داستانسە پێشیەکیەک وەسەتێک و ئاخرێک یا کۆتاییەک ینی مقدمەیەک یا تەنەیەک پایانێک پس پێشەکیەک وەسەت یا ئەوە کە جەستەی ئەسلیەکەی وە کۆتاییەکەی ئەمە لە کاتی زمانی ئەرستووە تا ئێستا تا هەرماوەتەوە یاوە من لەم قسانێکە ئێستایەکەم لەسەر شاپڵات یا شاپەیڕەنگ یا لەسەر مدلی کلاسیکی سناریۆ نووسینە داستا فیلمهایەک هەیە کە ئەسان پێیان ئەڵێن مەسەلەن مینی پڵات یا خۆردە پەیرەنگ یا وردە پڵاتی پێیان وردە پڵات بەڵام غەڵەتە مینی پڵات باشترە مینی پلۆت بڵێن باشترە ئەوان فەرقەکە جیاوازە یەک بازە داستانێکمان شاپڵاتیان هەیە باز داستان مینی پڵاتە بازە فیلمایەکمانە کە ئانتی پڵاتە ئەسن پڵاتێکی تدانیە وەکو ئەو شتانی کە مەسەلەن لە سینەمای پۆست مۆدرندا بازە فیلمایەکمانەیە یا لە زمانی بۆنەوەی لە مەسەڵ سەگی ئەندلوسی بنەوەی هەر ئاواش داستانێکی دا ئەگە وایە ئەم قسانەی کە ئیمشەو ئەیکەم یا ئەم جەلسەیە ئەکرێت لەسەر لاگلاین لەسەر سیستم و شێوازی سینەمای کلاسیکە کە زۆرترین شێوازی فیلمسازی لە دنیاوە ئەوە کە مەسەلەن تۆ بڵێ فۆرمێکی کلاسیک یا شاپڵات بێت ئەوەیە کە هەموو فیلمە هالیوودەکان زۆربەی فیلمەکان لە دنیا بەم شێوازە دروست ئەبێت بۆ ئەو شێوازەیە کە زۆرتر دنیا و دنیادا بۆ فیلمسازی بکەن جا یەکشت بڵێن ئەبێ ئەوڵ ئێمە ئەم شێوازە ئەسلی و سەرەکیەکە بناسین دوایی بڕێنە سەر شێوازایەکی کە لەوەوە یا لە زدی ئەوە دروست بووە ینی وەکو مەسەلەن نەقاشی هەمیشە من ئەڵم شێوەکاری پیکاسۆ کە کوبیسمی دروست کرد گۆڕاندنی فۆرمی دمچاو لە پۆرترا بوو یعنی کوتی من دمچاوێک ئەکێشمەوە کە هەم نیوەی دمچاوەکە دیابێ هەم تاوای دمچاوەکە ینی پێویست نیە حتمما بەس ئەم شێوازەی کە لە ڕئالیسمدا بووە فقط یا نیوەی دمچاوی بین یا تەوای دمچاوی بینیت من لە نێو پۆرترەیەکە ئەیکێشمەوە هەم نیوەی دمچاوی تایە هەم تەوای دمچاوی تایەوە شکاند یعنی وەکو مکعبێکە کردبێتەوە جا پیکاسۆ ئەوە ڕئالیسمی تەواو کردبوو یعنی ئوستادێکی گەورەی ڕئالیستی بووە لە شێوەکاریە ئەمپرسیۆنی تەواو کردووە مەسەلەن ڕۆمانتیسمی تەواو کردووە ئەنواعی کارای نەقاش و شێوەکاری کردووە دوای ئەگات بەوە کە کوبیسم بەوجود بێنە ئێمەش ئەبێ ئەوڵ لە داستانی کلاسیکدا لە فیلمسازی لە سناریۆ نووسینی کلاسیک شاپڵات یا پڵاتی ئەسڵی ئەوڵ ئەوە جوان تێبگەین
دوایی بڕێنە سەر ئەو مەرحەلەیە کە بتەوێت وردە پلاتت یا مینی پلاتت بێ یا ئانتی پلاتت بێ یا ئاسان شێوازێکی کە لە داستان کە مەسەرەن لە پۆست مۆدرندا زۆرەکە ئاسان پلاتی تێدا نیە داستانەکە فقط موقعیتایەکە کە ئەیگەڕێتەوە بۆ بینەر یا شێوازێکە کە مەسەرەن فقط گرفتەکانی دەرونی ئەو کاراکتەرت پێ نیشانەدات ئەو حادسە و ڕووداوانەی ترتیانە ئەمە شێواز قسەکردنەی کە لەسەر لاگلاین ئەیکەین ئەگەڕێتەوە بۆ سینەمای کلاسیک و فۆرمی گەڕانەوەی یا سیناریۆ نووسینی شاپڵات یا ئەوە کە پلاتێکی ئەسلی و سەرەکیمان بێ هیوادارم کە دەنگم باش بێت کاک سەرکەوت کاکاوە جان دەنگت زۆر باشە من دەنگت بە باشی دەنگی تۆ بەداخەوە خراپە دەی گرنگەوەی دەنگی تۆ باشە ئەوەیان گرنگە تۆ بەردەوام بە وڵی من هەر تێ ناگەم بداخەوە بەڵام لەبەر خاترەوە کە ئیدامەی بێ قسەکان هەروە ئیدامە ئەدەم قەیناکە پێم خۆش بوو جەنابیشت بەشدار بی و باشتریش ئەبوو هەم بۆ من هەم بۆ بینەر هەم بۆ ئەو کەسانەی کە بیانەوێت لەمە کاڵگوەر بگرن بەڵام قەیناک بارها چووکە دەنگەکەت ئەسڵ تێ ناگەم بە ڕووباتی کە نازانم ئەڵی دەنگێکت دێت بیزێک ئەکات بەڵام باقی شتەکان تێ ناگەم بەداخەوە ئەگەر بتوانی تۆ بەردەوام بە گرنگ نییە جۆت لە من بێت نازانم بەڕاستی بارحاڵ من پێم وابێ زۆر بەداخەوە من دەنگی جەنابتم نییە نازانم چیش بکەم با بۆ بۆت بنووسم پەیامێکە بۆ بنووسم باشترە من ئیدامە بدەم پێم وابێت تەنها ڕێگایەکە بێم شکدە چکە تێ ناگەم بەڕاستی جەنابەت چیت گوت بەڵام تەنها ڕێگایەکە بە زەنمەگە ئەوەیە کە ئیدامەی پێ بدەم کوتم سناریۆ کامانەیە بنووسین ئەوەڵ لە پێش هەموو شتێکدا ئیدەیەکمان بێت ئایدیایەک بیرۆکەیەک ئەبێت بێت ئایدیا یا بیرۆکە لە شخصیەتێک پێش دێت لەگەڵ مشکلەیەک لەگەڵ گرفتێک لەگەڵ ڕووداوێک کە ژیانی ڕۆژانە ژیانی ڕوتینی ئەو شخصیەتە یا ئەو کەسانە ئەشێوێنە بەیەکە جا دوایی مثالتان بۆ لێدەم یا بە نمونە پێتاڵم یەک شتیش بڵم پێش هەموو شتێک ئەو شخصیەتش ئێمە لە سناریۆ نووسان شخصیەتێکی دراماتیک ئەبێ هەڵبژێری هەر کەسێک هەر شتێک لە ژیانە گرنگی خۆی هەیە بەڵام ئێمە لە کاتی سناریۆ نووسان ئەبێ شخصیەتێکی دراماتیک یعنی چی یعنی شتێک بێ کە سەرنجڕاکێش بێنێ ئەو شخصا یعنی ئەم کەسانە لەنێو ئەم جەماعەتە شتێکی سەرنجڕاکێشی تیا بێت کە مەسەلەن تایبەتمەندێکی بێت کە تۆ بکێشێنێت یا بینەر بکێشێنێ ئەو کەسەی کە سناریۆکەکان بکێشێنە بە شوێنە خۆیان تۆ ئەوە نەبێت کە مەسەلەن بنیادەمێک بکە قسە ناکات و هەشتێکی تیانە و هەشتێکی سەرنجڕاکێشی نابینی زۆر بنیادەمکی ئاتیادی بێت زۆر سەرنجڕاکێش نییە بەڵام ئەتوانێت دوایی مەسەلەن قسە نەکردن هەر قسە نەکردن تایبەتمەندیەکە مەسەلەن یەکێک بێت قسە ناکات بەڵام ئەتوانێت قسە بکات بۆ خۆی پێخۆش نییە مەشتێکی سەرنجڕاکێشە یا مەسەلەن فیلمی لێئۆن لوک بێسۆن دروستی لێئۆن یا پرۆفێشناڵ لێئۆن حرفەی لێئۆن تا حتمما دیوە زۆربەی خەڵکیانی دیانە زۆر فیلمێکی بەنێوبانگە زۆر باشە کاک سەرکەوتیان دەست خۆش بێت فیلمی لێئۆن کە ژان ڕێنۆ تیاکایە دەکاوە زۆر فیلمێکی بەنێوبانگە و دیومانە هەوڵمان ئایدیاکەی چییە؟ ئایدیاکەوەیە کە کچێک مندا کچێکی 14 ساڵ تاوای خانەوادەکەی ئەکوژرێت و پۆلیسێک دێت تاوای خانەوادەکەی ئەکوژرێت ئایا ئەم ئەتوانێت ئیدامە بدا بە ژیانی ئایا توانێت تۆڕەی خۆی بکاتەوە لەو کەسانی کە کوشتیانە لەو کەسانە کە خانەوادایان کوشتووە لە لای ئەوەوە کەسێکمان هەیە کە ئەویش کاری ئادەم بنیادم کوشتنە کارێکی زۆر حرفەیە و پرۆفێشناڵەکە گانگسترەکە بە نەوی لێئۆن ئیدەکە ئەوەیە لێئۆن لەگەڵ ماتیلدا نێوی کچەکەیە پێکەوە جیرانە لێئۆن ئەبینە کە تاوای خانەوادەی ماتیلدا کوژێت ماتیلدا ئەنێتە لای خۆی لە لای خۆی ڕایەگرێت لێئۆن کەسێک گانگسترە قسە ناکات تایبەتمەندیەکانی چییە هەمیشە زۆر گرنگی بە خۆی ئەدات
شیر ئەخوات زۆر لە کارێکی خۆیان پرۆفێشناڵە زۆر ئەزان توانایی زۆر لێ هاتووە دواوە گوڵێکی هەیە هەمیشە لەگەڵ خۆیەتی گەنگ ئادەم کوشە یا هینێکی وەکو بڵێ ئەسنایپەرە یا تەکتیرەندازێکی زۆر پرۆفێشناڵە ئایدیاکە ئەوەیە کە تو ئەگە ئەم دوانە پێکەوە جیران بن لایەک ماڵەکەیان لێ ئەوەن دە پشت دەرگاکەوە بینێت کە تەواوی خانوادەی ئەو پۆلیسەکانی ئەو پۆلیسە فاسلانە هاتوون کشتیانە ماتیلدا بێنێتە لای خۆی داستانێکی زۆر سەرنجڕاکێشە کابراایەکی 50 ساڵەی کە قسە ناکات و زۆر گۆشەگیرە و زۆر هینە لەگەڵ کچێکی 14 ساڵە سەرنجڕاکێشە شخصیەتەکە دراماتیکە موقعەتەکە دراماتیکە یعنی تۆ ئەگە بڵێ مەسەڵەن من داستانێکی ئاوام هەیە ئەبێ لەسەر کە شتێکی ئاوا بینوسم تەبیعەتەن پێت خۆش بزانی ئەم سناریۆە ئاخرەکەی بچی یعنی ئیدەکە ئەوەیە شخصێک یا شخصیەتێک لەگەڵ گرفتێک شخصیەتەکە کێیە لێئۆن ئەبینێت کە جیرانەکە هەمووی خانوادەکەی کوژرێت گرفتێک بۆ منداڵە پێش ئەو ئێنێتە لای خۆی بەس پێمان خۆشە بزانین داستانەکە یعنی پس بیرۆکەی ئەم فیلمە فیلمی لێئۆن ئەوە بکە شخصێک لەگەڵ مشکلەیە کە پێش دێت لێئۆن ئەبینێت خانوادەی ماتیلدا هەمیان ئەکوژن ماتیلدا ئێنێتە لای خۆی بزانە ئەتوانێت چی بکەن دوای ئەوە ینی پس ئەگەوایە ئێمە بۆ ئایدیا شخصیتمان هەیە یا شخصیەتە هایەکمان هەیە لەگەڵ گرفتێک لەگەڵ مشکلێک جا مثلا داستانێکتان بۆ بڵێم تێلما و لوئیس فیلمێکە کە لە هالیوود دروست بوو بەڵام لە زۆربەی کلاسای سناریۆ نووسیەوە تەدریسی ئەەکەن دەرسی ئەڵێنەوە وانەکەی ئەڵێنەوە دەبەر خاتری سناریۆیەکی تایبەتی کە هەیەی تێلما و لوئیس دوو دانەژننی تقریبا میان ساڵن 45 ساڵ 40 باش بێکەوە ڕەفیقن زۆر ڕەفیق هەر کامێکیان شێوازەکە زندگیەکەیان پێکەوە تەسمیەکردن بڕۆن بۆ سەفەرێک لە ئەوەڵی سەفەرەکەیانە کەسێک ئەکوژێت یعنی یەکێکیان مەجبورە بە یەکێک بکوژێت چونکە تعدایان لە ڕەفیقەکەات کابراایەک ئەکوژێت دوایی چییە بێت تێلما و لوئیس دوو دانەژنن ئەڕۆن بۆ سەفەرێک قەتڵەکەکەن دوایی ئەبێ بە چی ئەمە بیرۆکەکەیەوەیە دوو دانەژن پێکەوە ئەڕۆن بۆ سەفەرە قەتڵێک ئەەکەن ئەدوای ئەوە بچی یعنی ئەڵام ئەبێ شخصیەتێک دراماتیک بێت جا لەنێو فیلمی تەلما و لوئیس لە ئەوڵەکە بین دراماتی وەچی دراماتیکی لوئیس لەگەڵ تەلما چیە تەلما مەسەڵەن زۆر سەرخۆشە و شوێکی هەیە و لەنێو ماڵە ژنێکی زۆر ئەتیادیە لەنێو ماڵی خۆیان ئەزی بەڵام لوئیس کارمەندە زۆر دقیقە لەسەر شتەکانی زۆر هینە وەکو زابتەی هەیە زۆر منەزەمە ئەم دوانە لەگەڵ یەک ڕەفیقن یعنی کەسێک کە زۆر منەزەمە لەگەڵ کەسێک کە زۆر نامنەزەمە و زۆر سەرخۆشە و زۆر حاڵێکەوە پێکەوە بڕۆن بۆ سەفەرێک وەل لەنێو سەفەرەکەیانە اتفاقەکەوە قەتڵێک ڕوادات دوایەکە ئێوە بچی ئەمە داستانی تەلما و لوئیسەکە دووتانە مەسەلەن سەرنجی بنیان ڕائکێشێت پس ئایدیا بوو بە کەسێک یا کەسانێک لەگەڵ گرفتێک یا مشکلەیەک یا ئەگە مەسەلەن بۆیە مساڵەکان ئاوا هێنمەوە کە زۆربەی ئەم فیلمانە زۆربەی کەسانێکە علاقمەند بە سناریۆ یا بە فیلم نووسین یا فیلمسازین ئەم فیلمانیان دیوە لەوە فیلمێکی زۆر گرنگ زۆرتر دیترابێت تایتانیک ئایدیای تایتانیک چییە کوڕێکی ئارتیستێکە شێوەکارە نەقاشیە کێشێت و هیچ پارەیەکی نییە عاشقی کچێک ئەبێت لە سەفەری تایتانیکە کە گەورەترین کەشتێکە کە تا وەختە دروست بووە لەم سەفرە ئەمە عاشقیەکتینە ئایا بەیەک ئەگەن یا بەیەک ناگەن مشکلەیە کە دێتە پێشەوە ئەو کچە کابرایی کە ئەیەبێت یعنی کابرایی کە قەرارە شوو بکات بەو کابرایە ئەم کوڕەش عاشقی بۆ کچەکەش عاشقی ئەم بووە کابراک لێرایە جا تایتانیک چەند لایە ئایدیای هەیە دوای لە سەری دواترە توانم قسە بکەم کە چۆن ئەبێت بە پڕبینەرترین فیلمی تاریخ تا کاتی خۆی لەبەر خاتیەوە کە یەک ئایدیا نیە چەند ئایدیا لە لای یەکەوەیە ئەم ئایدیای تۆزە کەم ڕەنگە بێتەوە شتێک کە زاڵە بێتەوە هەر ئەمەیە کوڕێک عاشقی کچێکە زۆر جوانە بێت کچەکە قەرارە شوو بکە بێککە بەڵام دڵ ئەدا بەم کوڕە لێرە لەگەڵ کوڕەکە ڕێکەکەون شتێکە ڕوەدات ئەوەڵ کابراکە ئایا ئەتوانێت نێڵێ ئەمە بەیە بگەن یانە ئەمە یەک لاینێکە بۆ داستان شتێکە ڕوەدا کەشتی گەورەترین کەشتێک کە لە سەی نووسرا حتا خوای ناتوانێت ئەمە بخاتە ژێر ئاو ئەدا لە کێوێکی یەخی و خەریکە تیاچێت ئایا
جەکنی لێۆنارد دیکاپریۆ جەک و ڕۆز ئەتوان بە یەک بگەن دەم ئەوەڵەن لەو کابرایی کە قەرارە ببە شووی ڕۆز ئەتوان لەو دەرباز بن دوو مەرحەلە ئەتوان لەم کارە ساتی کە بۆ کەشتێکە پێش هاتوو دەرباز بن تۆ بزان چەند داستانێکی سەرنجڕا کێشە بێت جا ئەگەر بێت و وەکو هالیوود وەکو جیمز کامرۆن کە دروستی کردووە دوودانە ئەکتەری باش و داستانێکی باش و فەزایەکی باش و هەمووی ئەو شتانی ودەن بۆیە ئەبێتە پڕبینەرترین فیلم تا زمانی خۆی و پڕفرۆشترین فیلم تا زمانی خۆی ئەو وەختی کە تۆ فکر لەو بیرۆکە کاتەوە جیمز کامرۆن فکر لەوە کات ئایا ئەمە بە دەرد ئەخوات کە من بیکەم بە فیلم ئایدیا ئەوەیە ئایدیا بە تۆ نیشانەدا کە ئایا ئەم ئایدیایە ئەم چیرۆکە ئەم شتەکە هەتە بە دەردی ئەوە دێت بە کەڵکی ئەوە دێت کە سناریۆکەی لەسەر بنووسی ئیتر لەسەر ئایدیا زۆرتر نەڕۆم ینی شتێک ئەوێ بێت کە تۆ کێشێنە بە شوێنی خۆیان لە تاوای ژانرەکانی شەفرق ناکات هەموو ژانرەکان ئەم تایبەتی تایە لەبەر خاتری چی لە تەواوی ژانرەکانە ئەوەی فیلمی باش بێت لە یەک شتا پێکەوە مشتەرەکن لە یەک شتا یەک خاڵی هاوبەشیان هەیە ئەوش ئەوەیە کە تۆ فیلمەکەت کە تەواو کرد ئەڵێ عەجەب داستانێکی جوانە شتێکی زۆر سەرنجڕا کێشە عەجەب شتێکی تایبەت بوو تەواوی ژانرەکانی تر ژانری دراما بێت چوزام ژانری وەسترن بێت ژانری هارەر بێت ژانری هەر ژانرێک کە تۆ فکر لێ بکەیەوە وەختە فیلمێکی باشی تیا بینی بینە لە ئاخەکەوە عەجەب داستانێکی تایبەتی بۆیە ئەڵم ئەبێت لە ئایدیاتە لەوە فکرکەوە کە تایبەت بێت شتێکی سەرنجڕا کێش بێت شخصیەتێکی دراماتیکت بێت مشکلەیەکی دراماتیکت بێت ئەم دوانە لای یەکدا بنەی تازە بیرۆکەیەک دروست ئەوە بۆ کە تۆ سناریۆکە بنووسی و بیر لەواکێتەوە کە ئایا ئەم سناریۆە ئەرزشی ئەوەی هەیە کە من لە سەری بڕوم یا ئەرزشی ئەوەی نیە لە سەری بڕوم جا سناریۆ نووسین فەنە مەهارەتە وەکو بڵێن علم دانشە ئەبێ فێر بیت بەداخەوە ئێمە یەک شتان بۆ مثالێک هەمیشە من لێدەم لەبەر خاترەوە کە جوانتر لە باسەکە تێ بێت مثلا یەکێکە بینی موسیقای پێخۆشە من گۆرانیم پێخۆشە موسیقا گوێم لە موسیقاگوم حتا گوێ لە زۆر موسیقاگوم حتا لە گۆرانی هەیەکێ بەلامەوە حەفزە ئەتوانم گۆرانەکە بڵێمەوە ئایا ئەتوانم گۆرانیدا بنم ئایا ئەتوانم گۆرانی بنووسم ئایا من ئەو فەنە چووکە هەمە ئایا چووکە من عەلاقەیەکی زۆرم هەیە بە موسیقا ئایا ئەتوانم موسیقا بنووسم نا ئەبێ بڕۆی لە ڕۆژی ئەوڵە نۆت فێربی ئامێرێک سازێک فێربی دوای ئەوە دەرسێکی زۆر بخوێنی پرۆڤەیەکی زۆر بکەی ساڵانێکی ساڵ دوای ئەوە گەی بە ئاستێک کە تۆ ئەتوانی یەک ئاهەنگی مەسەن سەدەقەی بنووسی لە سناریۆنووسینشە هەر ئەوەیە ئەمە مشکلەکە بڵێ ئێمە ئەڵێن چووکە فیلممان زۆر دیوە چووکە سناریۆ مەسەلەن فیلممان زۆر چووکە چیرۆکی زۆرمان خوێن چووکە داستانی زۆرمان خوێندەوە ئەگوای منیش ئەتوانم سناریۆ بنووسم بەڵێ ئەتوانین سناریۆ بنووسی بەو مەرجەی کە فێر بیت سناریۆ نووسین چ مەهارەتێکە و لە چ ڕێگایەکەوە توانین یعنی فەنی سناریۆ نووسینیش فێر بی ئەگە ئەوە فێر بووی ئەو وەختا توانین سناریۆ بنووسی جا لەبەر خاترەوە کە ئاماژەیەک بدەم بە بازە شتایەکە وشەهایەکە مەسەڵەن لەسەر سناریۆ یا لە نێو سناریۆ نووسیندا لە نێو فیلمنامەنووسیدا زۆر تایبەتە بن وەکو ئەم لاگلاینە یا وەکو پڵات یا پەیڕەنگ یا نازان بە کوردیەکەی بەڕاستی چی بۆ دانێن بەڵام من تا پێم خۆشە کەسانە بۆ کاک سەرکەوتوان بەڵام مەسەڵەن بۆ لاگلاین کوتی دیێرنامەم زۆر بەلامەوە سەرنجڕاکێشوە توانین کەڵکی لێوەربی دیێرنامە زۆر شتێکی تەواو جوانە بەڵام لەبەر خاترەوە کە شتایەکتان پێ نیشان بدەم ئەم کتێبەکە بینن لە ئێران نووسراوە فەرهەنگی فیلمنامە دیکشنەری فیلمنامەیە دیکشنەری فیلمنامە یعنی هەر کەلمەیەک لە نێوی دانووسراوە مەسەڵەن ئەلەردا نووسراوە پەیڕەنگ یا هەر ئەو پڵاتە باشە دووە تەوزیحی بۆ داوە کە چ شتایەکی لەسەرە ئەم کتێبە کە وشە بە وشە لە نێو سناریۆ نووسیندا چ وشەهایەکەیە دانەدانێک تۆ مەسەڵەن شەخسیەت یا کاراکتەر باشە لەسەری نووسیوێتی دیکشنەریەکە بۆ ئەوە کە وشەکانی نێو فیلمنامە نووسین یا نێو فن سناریۆ نووسیندا تۆ بەکارێن شخصیت پەردازی باشە ئەوە تۆزەحەکانی بۆ داوە هەر کامێکی مەسەڵەن شتێکی لەسەر نووسیوە شخصیت محور یعنی داستان یاد سناریۆی شخصیت محور سناریۆکە شخصیت دەرنەویدا گرنگیە ستا سناریۆ پڵات محورمان هەیە شخصیت محورمان هەیە
لەم کتێبەدا هەمی ئەوانەی داناوە جا ئەمە بزانم پێتان بڵم کە سناریۆ نووسین چەندێک بەربڵاوە بێتەوە ئەم کتێبە کە بەندە لە بەردەستما 445 سەفحەیە 445 سەفحە بەس دیکشنەری ئەو وشانەیە کە لە نێو سناریۆ نووسیندا کەڵکی لێرەگرێت مەسەڵەن ئارکۆتایپ شخصیەتی ئارکۆتایپی ئەمە هەر کامێکیان ئەوەمە بە هین ئەیکەمەوە وەکو بڵێ پێشبەرز پریمایس باشە ینی هەروە بە سوتفە ئەیکەمەوە ئەبینن پایان بەندی یا کۆتایی نووسیندا سناریۆدا ئەمە بڵام ئەمە یەک کتێبە کتێبی کەمان هەیە تریمۆنۆلۆژی سناریۆ تریمۆنۆلۆژی شخصی تریمۆنۆلۆژی لە تەحلیلی فیلمنامە ئەمیش هەروە دیسانەکە هاتووە دانەشتەکان لێ کۆڵیوەتەوە کە ئەم وشانەی کە لە نێویدا ئیسپاداکرێت چیە ئەمیش تقریبا 340 ئەمە دوو کتێبی ئێرانیە کە بە زمانی فارسی نووسراوە ئێمە بەڕاستی جگە ئەم شتانە خاڵیە لە نێو فەرهەنگی کوردیدا و لە نێو کاڵچەری کوردیدا لە نێو فەزای سینەمای کوردیداوە پێویستیمان پێێتی بە بەڕاستیە بێ ئەم کارانەی کە وەکو کاکسەرکەوت عەزیەتە کێشێت و زەحمەتە کێشێت وە بەڕاستی من ماندوو نەبوون و دەستخۆشانەی پێڵم ئەم کاڵچەرە ئێنێتەوە ئێمەش پێویستمان بۆیە کە دانەدان لەسەر ئەم شتانە بڕێن ئەو کتێبانە کە نیشاندان لەبەر خاتی ئەو کە بڵم سیناریۆ نووسین فەنێک کە تۆ ئەبێ بەهەرحاڵ مهارەتەکەی بەدەست بێنیت وەگەنە لەبەر خاتی ئەوکە من فیلمم زۆر دیوە یا داستان و چیرۆکی زۆرم هەیە داستان و چیرۆکی زۆرم بیستووە نابێتە ئەو مەرجە کە بتوانی سناریۆیەکی باش بنووسی شاید بینووسی بەڵام شتێکی ستاندارد دەرنایێت لەبەر خاتی ئەوە زۆرتریش لەسەر ئەوە نەڕۆم دیسانەکە ئەگەڕێمە بۆ لاگلاین کوتم 25 تا 50 وشەیە لە 2 یا 3 خەتدایە ینی وەختە ئەینووسین 2 یا 3 خەتە لاگلاینەکەت باشە دوای ئەم 2-3 خەتە کە تۆ لە پێش ئەوە کە سناریۆکەت بنووسی کە دایانێ وەکو بیرۆکەش ئەتوانین ئایدیا بڵین بەڵام دوایی کە سناریۆکەش نووسی ئەتوانین لاگلاینەکەی بۆ بنووسی جاڵم چ شتێکی باشە لە چەند شت پێش دێت یەک شخصیەت 2 مشکلەکەی گرفتەکەی 3 چی دەکات کاردانەوەی شخصیت بۆ ئەو گرفتە 4 بەکوێ بگات ینی ئەمە زۆر سادەیە ئیتر شخصیەتێکمانەیە گرفتەکەیتان پێڵێ کاردانەوەی ئەو لەپابێ ئەو گرفتەدا و بەکوێ بگات جا لە شتێکمان هەیە زۆر دنێو لاگلایندا ئەوە زۆر جوانەکە بە تۆ ئەڵێت کە ئەبێ چەند شتت پێ بڵێ یەکەوەیکە بە تۆ بڵێت داستانەکەت لەسەر کێیە لەکوێیە لە چییە یا چ تایبەتمەندێکە ئەم شخصیەتدا ئەمانە هەمووی لە نێو لاگلایندا بێت مەگەر ئەبێت لە 2-3 خەتدا بەڵێ ئەبێت لە 2-3 خەتدا ئەتوانی هەر ئەوانش بەیەکەوە دابنێ و قسەی لەسەر یا بینووسی چۆن دوای پەتان ئەڵێ پس ئەگەوە ئێمە شخصیەتێکمان هەیە مشکلەیەکی هەیە کاردانەوەیەکی بێت لە پەنای مشکلەکەیە دوای ئەوێت چی بکات دوای ئەتوانێت چی بکات هیچ وەخت لە نێو لاگلایندا ئێمە پایانی فیلم یا سناریۆکە ناڵێن ئەڵێن کە ئەم کارەی کردووە ئەگات بۆ جێگا یا مەسەلەن بۆ تلما و لویس ئەڵێ تلما و لویس دوودان ڕەفیقن قەتڵێکیان کردووە جاوە ناچارن هەڵێن بۆ مەکزیک بڕۆن بۆ مەکزیک ئیتر ناتوانن لە ئەمریکا چووکە قەتڵێکیان گرتووە ئەیانەوێ هەڵێن بۆ مەکزیک ئەمە پلیس ئەکەوێتە شوێنە ئەمان ئەبێت چی بکەن ئەمە وەکو لاگلاینی تلما و لویزە یعنی چی تلما و لویز دوودان ڕەفیقن ئەڕۆن بۆ سەفەرێک قەتڵێک ئەکەن لە بەرخاتی ئەوە کە ئەویست تەجاوزی پێ بکە بە یەکێکیان قەتڵێک ڕوەدات تەسیم ئەگەر هەڵێن بۆ مەکزیک پلیس ئەکەوێتە شوێنیان کاردانەوەی ئەمانە بێتە چی یعنی هەم شخصیەتەکانی تدا هەم ئەو گرفتە و مشکلێکی بۆیان پێش دێت هەم ئەو کاردانەوەی کە کردە تەسیمی کە گرتویانە بڕۆن بۆ مەکزیک و پلیسیش بە شوێنیانەوەیە کی پێش دێت ئەوە سەرنجی ئێمە ڕاکێشێت کە بڕێن ئەم فیلمە بین یا ئەم داستانە بین یعنی تۆ ئەوێ بزانی ئەم لاگلاین ئەوێ بزانین یەک داستانەکە لەسەر چییە شخصیەتەکەی کێیە چ کەسێک مانع یا مخالفیانن لە بەرامبەریانەوە چ کەسانێک دژیانن یا چ شتایەک دژیان ئەوەستێتەوە و ئەگەر نەگەیت بەو شتێک کە بۆ ئەوێ بیکات چی پێش دێت ئەمە لاگلاین نەبێت جا دیسانەکە داستان نمونەی کەتان بۆێنەوە
نمونەکەی فیلمی تەیکەنتان دیوە احتماڵا هەموو کەسان تەیکەن زۆر بەنێوبانگە ئەویش فیلمێکی ئەکشنە کابرایەکە لە ماموری CIA بووە بادیگارد بووە بازنشەستەوەران خانەنشین بووە ئەم کچێکی هەیە 7 ساڵە عاشقی کچەکەیەتی پس مامورێکی CIA یا بادیگاردێکی خانەنشین عاشقی کچەکەیەتی کچەکەی ئەڕوا بۆ سەفەرێک بۆ پاریس کە دایکی بینێت یا شتێکی ئاوە لە بیرنی جوان بەڵام ئەڕوا بۆ سەفەرێک بۆ پاریس باندێکی مافیای کچەکەی دسن ئەی بەنە نێو ئەو داستانی کە بۆ قاچاقی ئینسان و ئەوانە ئەم کابرا ئەبێ بڕات کچەکەی بینێتەوە یان تۆ تمشای بکە کابرایەکە بۆ خۆی CIA بووە بۆ خۆی بادیگاردی زۆر کەس بۆ توانێتی گیانی زۆر کەس پارێزێت ئەلئان کچەکەی خۆی دزراوە هەم شخصیتەکە زۆر شخصیتێکی دراماتیک و سەرنجڕاکێشە کەسێکە ماموری CIA بوێت بادیگارد بووبێت و ئەو شتێک کە لە دەستێدا ئەو گرفتەی کە بۆی پێش دێت زۆر سەرنجڕاک کچەکەی خۆی لە دەستداوە کچەکەیان دزیوە جەماعەتێک مافیایی ئاڵبانیایی هاتوون کچەکەیان دزیوە ئەم ئەوێ بڕاتەوە بۆ پاریس بکوێتە شوێنەوە کە کچەکەی بەدەست بێنێتەوە ئەگوایە لاگلاینەکەی ئەوەیە نەی برایان خانەنشینێکە پێشتر ماموری CIA بۆ بادیگارد بووە ئەلئان کچەکەی ئەڕوا بۆ سەفەرێک بۆ پاریس کچەکەیان دزیوە برایان ئەکەوێتە شوێن ئەوە کە کچەکەی بەدەست بێنێتەوە یعنی تۆ لە دوو خەتدا خولاسەی داستانی فیلمی تەیکەنت کردووە لە ئێران بە ڕبوودە شدە تەرجمە بۆتەوە بەڵام تەیکەن زۆر معروفەیە تر هەموو پێما بە زۆر کەس دیویانە و تایتانیک داستانی لاگلانی تایتانیک بڵێ تایتانیک چییە داستانی جەک کوڕێکی شێوەکار هونەرمەند عاشقی ڕۆز ئەبێت ڕۆزش عاشقی ئەوە بێت ئایا ئەتوانن بەیەک بێن چونکە ڕۆز قەرارە شوکات بە پیاوێکی کە لەوەش دەرباز بن ئایا ئەتوانن لەو کارە ساتی کە کەشتێکە خەریکە غەرق ئەبێت ئەکەوێتە ژێر ئاوە ئەتوان لەوە دەرباز بن سەرنجڕاکێشە داستانەکە کوڕێکی جوانی پارەی نییە بەڵام ئارتیستە کچێکی زۆر جوان کە ئەویش بەهەرحاڵ تایبەتی خۆیە جوانیەکەیەکە لە تایبەتەکانێتی دوایەوە قەرارە بدرێت بە شوو لەبەر خاتی ئەوە کە دایکی ئەوێ بیدا بە کابراایکی پارەی زۆرتر پارەی هەیە شووی بکات بە خاطرەوە قەرز و شتەکانیان لە بێن بچێت یعنی کچەکەش تایبەتیەکە ئەوەیە کە دایکی بە زۆری ئەوێ بیدا بە شووی بە کابراایکی پوڵدار ئەم دوانە پێکەوە ڕۆز و جەک ئاشنا بن ئەلئان دڵیان بەیەکداوە ئایا ئەتوان کارە بکەن لەژێر دەستی ئەو شوکردنە ئیجباریە هەڵێن ئەگەر لەوەش هەڵبن لەوەش دەربازن ئەتوان لەوەکە غەرق بن لەوەکردنەوە کە شتێک خەریکەڵاتە ژێر ئەو دەرباز بن سەرنجڕاکێش زۆر داستانێکی سەرنجڕاکێش لێئۆن کوتمان ئادەم کوشێکی حرفەیی لێئۆن حرفەیە لێئۆن پەرپشناڵ ئەوەی لێک بسۆ ئادەم کوشێکی کەسێکە پیاوکوژە بنیادەم کوژە حرفەیە زۆر پەرپشناڵ لە کاری خۆیدا تەنیایە بە تەنیایی ئەژی ئەبینێت کە چەندانە پۆلیسی فاسد دێن خانواده جیرانەکەیان هەمیان ئەکوژن لەسەر خاتری مادە هۆشبەر و ئەوانەیە کچێکی چکۆلە ئەمێنێتەوە ئەیانێتە لای خۆی ئایا لێۆن ئەتوانێت لەو کچە چکۆلە نگاداری بکات ئەو پۆلیسانە کە ئەزان ئەو کچە ماوەتەوە مەحافزەتەکان یا لە بیکوژن سەرنجڕاکێش لاگلاینەکەی ئەوەیە جا نمونەیەکی فیلمی کوردی بێنمەوە کە بەس لەسەر فیلمە خارجەکان فیلمە دەرەکیەکان ساتەوە مەسیاسپەکان ئەیوب کوڕێکە کۆڵبەرە و دایکی مردووە خۆی و باوکی و برایەک و دوو خوشکین پێکەواژی ئەیوب کۆڵبەرێکە لەگەڵ خانەوادەکەی دایکیان مردووە باوکیشی ئەمرێت ئایا ئەیوب ئەتوانێت ژیانی دوو خوشکەکەی و برا نەخۆشەکەی دابین بکات سەرنجڕاکێشە کۆڵبەرێک کوڕێکی گەنجش نییە 15 نێرمنداڵێکی کۆڵبەر کە باوکی ئەمرێت و دایکیشیان نییە ئایا ئەتوانێت ژیانی دوو خوشکەکەی و برا نەخۆشەکەی دابین بکات زۆر سەرنجڕاکێشە یعنی لە هەر کوێیەکی دنیا ئەرانجیا لەوەکە لە کوردستان بەڵام ئەلان تۆ فکر لەوە بکەوە ئەسڵ ئەم داستان لە ئەمریکای شابێت کوڕێکی 15 ساڵە
دایکی نییە باوکی ئەمرێت خوشکێکی دوو خوشکی هەیە و برایەکی نەخۆش ئایا ئەتوانێت ژیانم دابین بکات جا ئەلان بێنە نێو جۆگرافیای کوردستانەوە بێنە نێو کۆڵبەریەوە بێنە نێو ئەو ژیانێکەوێ بۆیە ساتەوە مەسپێس بکان لە دنیا ئەوەندە دەنگەداتەوە بۆیە خەڵکی تەواوی دنیا کە ئەم فیلمیاندی زۆر موجب بوون پێ ئەسڵان هەر کەسێکدا هەر کوێیەکی دنیا فیلمێکی بەلایەوە زۆر سەرساماوەڕ ینی سەرسام ئەما بەوەکە ئەمە چی بوو ئەمە دوان چەند چیرۆکێکی جوانی هەیە سیناریۆکەی جوانە بیرۆکەیەکی جوانی هەیە ئەوە بیرۆکەکە ئەیوب باوکی ئەمرێت ئایدیا ئەمەیە ئەیوبی کۆڵبەر باوکی ئەمرێت لاگلاین ئەیوبی کۆڵبەر باوکی ئەمرێت ئایا ئەتوانێت ژیانی خانەوادە خۆی دابین بکاتیانە یعنی کاردانەوەکەشی تیادێت گرفتەکانی تیادێت پس ئەگوایە لاگلاین یەک مەرحەلە لەولاتر لە ئایدیایە بڕێنە سەر باسەیەکە یا مەسەن لاگلاین ئەمە ئەوەندە مساڵ بێنمەوە کە مساڵەکان فیلمێک بوو کە ئسکاری وەرگرتووە کینگ سپیچ ئەوش حتمما دیتانە ئەبێتە سوخانڕانی پادشا لە کاتێک جەنگی شەڕی عالەمی جەنگی جانی ئەوڵ یا دووەمە ئەلانە بێن خەریکە دەست پێکات شای ئینگلیستان ئەمرێت کوڕە گەورەکەی قرار بێت جێنشینی بەڵام بەو مەرجەی کە بتوانە قسە بکات چونکە ئەم گرفتی هەیە لە قسەکردنا ئەگوایە جێنشینی شا شخصیەتەکەمانە وەلی ئاهدی پێڵێن ئێمە لە ئێران جێنشینی شا شخصیەتەکەیە گرفت چییە گرفت ئەوەیە کە تۆ ئەبێت بی بە جێنشینی شا ئەبێت بی بە شا بەڵام ئە بتوانانی جوان قسە بکەیت لەگەڵ خەڵکە بزانە چیرۆکێکی جوانە شخصیەت جێنشینی شایە کوڕی شایە قرارە بێت بە شا گرفتەکە ئەوەیە کە ناتوانێت قسە بکات ئەمە ئایدیایە بۆ سیناریۆ لاگلاینەکەی جێنشینی شا بۆەوە کە بێت بە شا ئەبێ بتوانە قسە بکات ناتوانێت جوان قسە بکات ئێمە لوکنەتی زبانی هەیە لوکنەت نازام لە کوردیەکەی ئەبێتە چی کە زبانی ئەگیرێت وەختی قسەکردن ناتوانێت جوان قسە بکات و ئەبێ ئەو کارە بکات بە کومەکی معلمێکە لە ڕێگایەکی تایبەتی خۆیەوە دەست پێکات کە بتوانێت زاڵ بێت بەسەر ئەو مشکل و گرفتێکە هەیەی ئەمە بێتە داستانی کینگ سپیچ کە 4 ساڵەوە پێش بە ئۆسکاری باشترین فیلمیشی وەرگرت پێم وابێت لە بافتا زانام خەڵاتی وەرگرت لە ئۆسکاریشە پێم وابێت هەروە بەرحاڵ پس ئەگوایە ئایدیا لە پێش سیناریۆ نووسین زۆر گرنگە بۆەوە کە سیناریۆکەت نووسی تۆ وەکو معیار ئەوە عیار سنجیەکە بۆەوە کە بزانانی ئایا ئەم شتێکە هەڵەبژێرم بە دەردەخوات کە من بینوسم یار بە دەرد ناخوا پس ئایدیامان هەیە شخصیت لەگەڵ مشکلە دوای ئەوە لاگلاین ئەنووسین کە تەسیمان گرت جا لاگلاین لە پێش سیناریۆ نووسین نەخشەی ڕێگایە دوای سیناریۆ نووسین ئەبێتە شتێکی کە یعنی تۆ سیناریۆکەت نووسی تەواو بوو هەموو کارەکانت کرد وەرە لاگلاینەکەی دەربێن ئەو وەختە کە دی لاگلانەکەی دەربێنی ئەبینی ئەو شتانێکە وەکو لاگلاین کوتومانە نایەتە نێو دەرە لە نێو سناریۆکەت ئەو وەختە زانی سناریۆکەت مشکلەی هەیە ئەڕۆیتەوە سناریۆکە دروست بکەیت ئەڕۆیتەوە بەسەر سناریۆکەتە مشکلەکەم چییە لە لاگلان ئامامەکو شخصیەتەکە بێت مشکلێکی گەورەی بێت یا کاردانەوەکی بێت بۆ کە مشکلەکەی لابات ئایا ئەتوانێت یان ناتوانێت ئەبین مەسەن نێو سناریۆکەی تو مشکلەکە هێشتا دەرنهاتووە کاردانەوەکەی دەرنهاتووە یعنی ئەوەیە کە لاگلاین زۆر گرنگ ئەبێتەوە لە پێش سناریۆ نووسین لە دوای سناریۆ نووسین بە کەڵکمان دێت لە جیا لەوەی کە کوتم کە لە جێگایەکە پرۆدیوسەرەکەت دی هەر ئەو لاگلاینەیە کۆمەکتەکە بتوانی لە 25 تا 50 وشە لە 2 خەت یا 3 خەتدا داستانەکەتی پێ بڵێ کە شاید ئەو سەرنجی ڕابکێشێت دۆ بێت لەگەڵت قسە بکە ئەمە جیا لەو شتانەیە جیا لەوەیە کە مەسەلەن تۆ ئەگەر فیلمەکەت ئەنێری بۆ فستیواڵێک هەموو شتەکان پڕەکەیتەوە من مەسەلەن کاوەی معینفبار دەرهێنەر نووسەر ئەوانە هەموو پرۆدیوسەرکی ئەمانە یاڵێ لاگلاینی سناریۆ پێشتان بۆ نووس ئەو کەسی کە پرۆگرامەری فستیواڵەکەیە شاید کات نەکات 2000 فیلم بینێت لاگلاینەکان ئەخوێنێتەوە بزانە کامیان سەرنج ڕاکێشە ئەوەی کە سەرنج ڕاکێشە ئەڕوا فیلمەکەی بینێت پرۆگرامە ناتوانێت مەسەن لە 2 مانگ لە 2000 فیلم بینێت بە لاگلاین داڕۆ جا دوای قساکەم لەسەر ئەوە کە
لاگلاین جارێکیش ئەوە وەکو وردە چیرۆک یا خلاصەی چیرۆکی سناریۆش ئەڵێن سیناپسیش ئەڵێن بەڵام سیناپس لە نێو سناریۆ نووسینە شتێکی کە لەو شتانێک لە فۆرمی فستیواڵشتا پڕەکەیتەوە شتێکی کەیە ئەوەی لەسەری قساکەم جا ئێمە دێن تۆزێک لەوەش گەورەتریەکەینەوە پس ئایدیامان بوو لاگلایمان بوو مەرحەلەیەک لەوە تۆزە گەورەتری بکەینەوە پێڕ ئەکسپۆزە ئەکسپۆزش هەر وەکو لاگلایەنە هیچ فەرق ناکەم لە بەقاتەوە کەڵم کوتبێتم دوای ئەگە لە جگایەک دیتان یا بەرگوێتان کەوت ئەوە نەبێت کە وابزان ئەم شتە چی بوو تازە نه ئەکسپۆزە لاگلایەنێکە تۆزە گەورەتر بۆتەوە جاڵم تۆزە گەورەتر بوونەکەشی چۆنە یعنی تۆ ئەگەر ئایدیا ئێمە ئەڵێن مەسەن یەک خەتە لاگلاین یەک خەت یا دوو خەتە ئەو پەڕەکەی سێ خەت ئەکسپۆزە 5-6 خەتە پاراگرافێکە تۆزێک زۆرتر لەسەر شتەکان قسەکەی تۆزی لەسەر ئەو مشکلەی کە هەیەی کاردانەوەیەکە هەیەی ئەوە زۆرتر ئیشارەی پێەکەی دوایەوە ینی زیاتر شتەکە شیە کاتە گەورەتی کات ینی شخصیەتەکەمان هەیە مشکلەکەی ئەڵێ کاردانەوەکەی ئەڵێت ئەڵێ مشکلێکی گەورەتریش پێش دێت ئەوەش ئەڵێ یاوە ئایا ئەتوانێت کارە بکات یادا ناتوانێت ئەم کارە بکە مەسەڵەن ینی وەکەوەی تایتانیک جەک و ڕۆزمان هەیە شخصیەتەکەمان هەیە مشکلێک بۆیان پێ ئەمە عاشقیەکە بن جەک و ڕۆز مشکلەکە ئەوەیە کە ئەو قەرارە بێت بە ژنێکی کە بەیانەوێت لەم کارە خۆیان دەرباس بکەن مشکلێکی گەورەتریش پێش دێ ئەوش ئەوەیە کە کەشتەکە خەریکەڕاتە ژێر ئەوێ ینی ئەکسپۆزەدا ئەو وەخت بە ئەنازی پاراگرافێک ئەنووسی جا مەرحەلەی کێشمانە باشڵم سیناپس لە نێو سیناریۆ نووسیندا سیناپس هەر ئەمەیەک وردە یان خولاسەیەکی سیناریۆکەتە بەڵام لە یەک سەفحەدا پس ئایدیا بوو بە یەک خەت یا دوو دانشتی سەرەکیە شخصیت لەگەڵ گرفت لاگلاین بوو بە یەک دوو خەت دوو-سێ خەت من ئاوا دەستبەندیەکەم کە ڕاحەت دوو-سێ خەتە ئەویش ئەوەیە شخصیەتەکەتە مشکلەکەیەتی کاردانەوەکەیەتی و ئەوێ چی بکات هەدەفەکەی بۆ حلکردنی ئەو مشکڵە و کاردانەوەی کە بڕات بکوێ بگات ئەکسپۆزە شخصیەتەکەتە مشکلەکەی هەیە کاردانەوەی هەبێت یا ئەقدامێک ئەکات کارێک ئەکات دوایەوە مشکلێکی گەورەتری پێش دێت یا لە خەتەرێکی گەورەتر لەبەر خاتیەوە کە ناتوانێت و کارە بکات دووبارە ئەوێ چی بکات لەنێو سیناپستا تەواوی ئەوانە ئەنین لە ئەوڵەوە تا ئاخر بەڵام بە تێر و تەسەلی ئەینووسین تقریبا یەک سەفحە حتا توانین لە جێگای یەک دوو دیالۆگیش بنووسین یعنی لە نێو لاگلاین دیالۆگمان نییە لە نێو ئەکسپۆزە دیالۆگمان نیە نێو ئایدیا ئەسڵ لە نێو سیناپستا چونکە یەک سەفحەتە ئەبینی دیالۆگێکی مەسەلەن سەرنج ڕاکێشی تیانە ئەو سەحنەیە تۆزێک ئەنووسی ئەڵێ جوابەکەی ئەوەیە مەسەلەن باشە وەکو شتێکی زۆر مەسەلەن سەرەکی لە نێو دیالۆگەکانی فیلمەکە دوای ئەوە ئەگەین بە تریتمنت ئەبێتە لە 4 سەفحەوە تا 30 سەفحە یعنی خولاسەیەکی سناریۆکەت بە تێر و تەسەلی بنووسی دوای ئەوەش دانی کەمەنە ستەپ بای ستەپ یا هەنگاو بە هەنگاو ئیتر ئەو تەواوی سەحنەکانی سناریۆکەت بنووسی بەڵام لەبەر خاتەوە بەس بزانین کە ئەم شتانە چۆنە من قسەم لێکرد ئەمشەو لەسەر تریتمنت قسە ناکەم لەسەر هەنگاو بە هەنگاو قسە ناکەم لەسەر سیناپس قسە ناکەم لەسەر لاگلاین قسەکەم و ئەکسپۆزە کە تۆزێک لە لاگلاینەکەی تۆزێک ئەستورتر کردوێتەوە تۆزێک زۆرتری کردوێتەوە پس ئێمە لاگلاینمان بە جوانی بۆ دەرکەوت چییە بەڵام تکنیکی هەیە نووسینی لاگلاین تکنیکەکەی ئەوە بوو کە پێتان بکوت نێوی شخصیەتەکەت ئەنووسی مشکلەکەی کە بۆی پێشاتەوە مشکلی سەرەکیەکەی کە ستونی فەقەراتی فیلمەکەتە سناریۆکەتە یعنی لاگلاین تعبیرێکە لە یەکەوە ئەڵێن ستونی فەقەراتی سناریۆ فیلم لاگلاین ستونی فەقەراتی فیلم چونکە ڕێک ئەو شتێکی ئەبێ ڕای بگەر ڕایەگرێت ئایدیا کوتمەکۆیە کە منداڵێک خەریکە لە زگی دایکیدا بە دنیا دروست ئەبێت نوتفەکەی شکڵەگێت ئەوە دڵی بۆ دروستە بێ یا قەلبی ئێمە پێڵێن قەلب لە ئێرانە یا دڵی ئەوەڵ دروستە بێت دوای دەست و پێوشتی دروستە بێت ئایدیا ئەو قەلبەیە ئەو دڵەیە بەڵام لاگلاین تۆ سناریۆکەشت نووسیوە تەواوت کردووە ئەتێ وردە خولاسەیەکی بۆ بنووسی یا کورتەیەکی بۆ بنووسی بۆ سناریۆت لە 3 خەتدا کە بتوانێت تەواوی سناریۆکەت بە شێوەیەکی سەرنجڕاکێش
بە ئەو کەسێک کە ئەوێت بیبینێت یا بیخوێنێتەوە یا فیلمەکەت بینێ بزانێت داستانەکەی تۆ چییە بە سەرنجی ڕابکێشێت جار نێو مەسەرەن فستیواڵ و ئەو شتانە کاتالۆگ هەیە ئەنووسە مەسەرەن فیلمی فڵان ورد ئەو لاگلاینەکەشی لە خوارەوە ئەنووسێت ینی بۆ ئەوە کە کەسانێک کە مەسەرەن ئەمێت لە فستیواڵەکە مەسەرەن 200 دانە فیلم بزان کام فیلم بڕۆن بێن مەسەرەن ئەمە فیلمە لە کوردستانەوە هاتووە زانام لۆگلاینەکەی چێمە کوردستانم پێ خۆشە تا ئەن زۆر فیلم لێ نەدیوە لۆگلاینەکەشی بخەمە ئەو لۆگلاینە جوە ئەبینی کابرێ ئەمە داستانێکی باشە بڕۆم بزانم چییە فیلمەکە ئەڕوا بیبینێت ئەمەیە کە زۆر سەرنج ڕاکێشێت بۆ بینەر یعنی لۆگلاین هەم بۆ سناریۆنیست گرنگە هەم بۆ فیلمەکەت گرنگە هەم بۆ بینەر گرنگە هەم بۆ پرۆگرامەری فستیواڵەکان گرنگە هەم بۆ پرۆدیوسەرەکان گرنگە یعنی بزانێت چەند کاربردی هەیە جا من لەسەر ئەوە قساکەم کە چۆن لاگلاین ئەنووسین و لاگلاینەکەمان ئەوێت چی بکەین و لەسەر بواری سناریۆ نووسینەوە لە بواری سناریۆ نووسینەوە قساکەم بەگەڵان ئەوە کە پرۆدیوسەرەوەوانە هەمووتان بۆ خوددان لەمە باشتر دەزانم من واش هەمیشە قساکەم پێم وایە ئەو کەسێک لێر بەرامبەرم دانیشتووە لە هۆلیوود خەریکە ئیشەکات وە دەرفەتی ئەوەی هەیە کە لە 5 دقا بتوانێت گەورەترین پرۆدیوسەری دنیا بێنێت یعنی قەدەوە بیر ناکەمەوە ئێمە کوردین و ئێمە بگەین بە شتانە من بەوانە بەلامەوە گەین نییە من ئەوە بینم کە وازانم من هیچ بەعید نییە لە 5 دقا بتوانم گەورەترین پرۆدیوسەر یا گەورەترین فیلمسازی دنیا بینم ئەبێ ئەوەنە لاگلاینم پێ بێت ئەوەنە چیرۆکم پێ بێت کە لەو کاتاکە دیم بیخەمە بەردەستی بڵم پێ چۆنە تۆم سناریۆت پێ چۆن یا نەزەریم پێڵێت هەر بۆ من باشە ئەگە بڵێ باشیش نییە هەر بۆ من باشە چونکە ئەزانم بڕۆم بیر دەکەم بۆ باش نەبوو بۆ ئەو پێی باش نەبوو دوو یا پێی باشە بێت ئەڵێ زۆر باشە من پێم باشە بۆ من بەدەر ناخم یەکێکە ئەوەیە کە ئەڵێ وەرە لەسەری قسە بکەین بە هەرحاڵ گەورەترین دەستکەوت بۆ من ئەوەیە کە بتوانم لۆگلاینی سناریۆکە بنووسم لۆگلاینی سناریۆکەت کە نووسی لە بەردەستدایە لە هەر جێگایەک ئەتوانی بەکاری بێت حتا لە میوانیەکدا لە شەو دانیشتنێکە ئەبینی 10 کەس بە دەورتەوەن بۆ ئەوە کە بزانی سناریۆکەت کە نووسیتە ئەبێ لۆگلاینەکەی بڵێ کە بزانی ئەوان سەرنجیان ڕاکێشیان ئەمە وەکو تێست تەواوی سناریۆ نووسانی دنیا ئەم کارە یعنی ئەو کەسانەی کە دنیا سناریۆ نووسن هەمی قسە لەواکەن کە ئێمە تەرحێکمان هەیە لۆگلاینێکمان هەیە ئایدیایەکمان هەیە ئەوەڵ لەگەڵ دۆست و ڕەفیق ئەوەڵ لە میوانی لە جێگای قساکەین بزانم سەرنجی کەس ڕاکێشێت ئەگە سەرنجی ڕاکێشە پێم باشە بڕۆم لیژ لەسەری کار پێش ئەوان سەرنجی خۆمی ڕاکێشەوە ئەلان سەرنجی چەند کەسی کەش ڕاکێش ئەگوای دێنەوە سەر ئەوەکە لاگلاین عەرزم کردە خزمەتتان شخصیەتێکە کە مەسەڵەن ئەوەی کە کوتم بۆ تەیکن برایان شخصیەتەکە پێبوو بادیگاردێک یا مامورێکی CIA بوو کچەکان دزی بوو مشکلەکە ئەوەیە کچەکان دزیوە ئەکەوێتە شوێنەوە کە کچەکانی لەدەست ئەو مافیا قاچاقی ئینسانانە یا ئەو مافیا ئالبانیایی کە لە پاریسە کچەکەی وەربگرێتەوە ئەمە ئەبێتە لاگلاینەکەی بورە من تۆزە خۆم 1 دقە بە یارمەتیتان پێم وا بە 58 دقەیە خەریکم قساکەم زۆرم نەماوە تقریبا 20 دقە چارەگێک پێم شتێکی زۆر گرنگەوەیە کە تۆ کەسێکی کە لە سناریۆ نووسینە ئیشەکەیت کەسێکی کە لە بواری سینەما ئیشەکەی ئەوێ بتوانی زمانی خۆت مدیریت بکەی و زمانی دراماتیک لەگەڵ زمانی واقع پێکەوە جیاوازە زمانی دراماتیک لەگەڵ زمانی واقع زۆر شتێکی جوانە ئمە فیلمێک ئەبینی مەسەلەن ئەوەی تو زۆر ساڵەکەیەتی کە لە ساڵێک ئاگوزارە بەڵام لە 1 ساعت و نیوای بین بەڵام ئەمە لە ژیانی خۆتانە ئەمە وەکو سناریۆنیست ئەوە پێڵە تۆ لە ژیانی خۆتا بتوانی زمانی واقعەت لەگەڵ زمانی دراماتیکت تەشخیص بدەیت ئەلان بەلای منەوە وەکو 20 دقە گوزراوە بەڵام کەشمیشام کە 58 دقە بوو بەلای ئێوە شاید قسەکەتان پێ باش نەبوو بە دیاشتی بەلای ئەوە شاید 2 ساعت گوزراوە ئەبێ بزانین زمانی واقع لەگەڵ زمانی دراماتیک و لەگەڵ زمانی شخصی هەر ڕووداوێک هەر جێگایەک بێکەوە جیاوازە جا لە نێو فیلمسازیدا و بەکەڵتان دێت و بە دەرتانەخوا بەیانمەتە من تۆزێک ئاو بخۆم ببورن جا دوبارە دەستخۆشانیت لە کاک سەرکەوت بکەم زۆر ببوورە کاک سەرکەوت و ئاوە دانیشتووی و
نازان ئەلان ئەگەر دووسێ کەلیمە قسە بکە ئەگەر بزانم دەنگت بێت شاید بتوان باشتر پێکەوە هین بێن ئەگەر دەنگە نەبوو دووبارە هەروە کە ناچارن ئەوە ئیدامە بدەین ئەگەر هەر وەختێک بتوانی قسەکەی بزانم دەنگت دێ دەنگت نایە کاکاوەجان من هەست دەکەم دەنگم بۆ بینەرە ئەگات بە بینەران بەڵام بەس دەنگم بۆ لای تۆ ناگا ئەوەت لە گوێت بکەرەوە ئەوەی مایکەکە احتمالە ئەوە هۆکار بێت چونکە پرۆگرامەکە ڕێگە بەداخەوە کاکسەکە هەر ئەوەڵەکەی کاکاوت کو تێگەیشتم باقەکەی تێنەگەیشتم زۆر داوای لێبردن دەکەم توش ماندوو بووی قەی ناکە بەڵام ببوورە نە ئاساییە خۆت بەردەوام بە تۆ بەردەوام بە زۆر باش من ئیدامەی قسەکان بدەم بێنە سەر پس یەک وەکو خولاسەیەک بڵێمەوە ئایدیامان هەیە لاگلایمان هەیە ئایدیا لە پێش سناریۆ نووسینە بە کەڵکتان دێت شخصیت لەگەڵ مشکلێک ئەوە ینی کەسێک یا کەسانێک لەگەڵ گرفتێک کە ژیانی ڕوتینی ژیانی عادی ژیانی ئەتیادی خۆیان ئەشێوێنێت ئەو شتێک کە ڕوەدات کە ژیانیوان تێکرد دوای ئەڕەنە سەر لاگلاین لە پێش سناریۆ ئەینوسی لەبەر خاتەوە کە نەخشەی ڕێگاکەتە بەڵام ئەگەر سناریۆکە تەواو بوو و ئەسا ئەو شتێک کە لە نێو سناریۆکە تا بوو لەگەڵ ئەو لاگلاینە ئەوەڵا پێکەوە تۆزێک جیاواز بوو قەی ناکە لۆگلاینەکەت ئەگۆڕی تۆ سناریۆکەت بەو ڕۆشتە چۆتە پێشەوەی باشتر بووە قەیچێکە لۆگلاینەکەت ئەگۆڕی بەڵام ئەو لۆگلاینە ئەوەڵیەکە ئەینوسی بۆ ئەوەیە کە تۆ بزانی بە چ ڕۆشەکە بڕۆی پێش بە چ جێگایەکە بڕۆی بە چ ڕێگایەکە بڕۆی سناریۆکەت بێ پێش جا سناریۆکەت کە تەواو بوو دێی لاگلاینەکەی ئەنووسی ئەم لاگلاین نووسینە ئەبێتە کەیفیەت سەنجێک بۆ سناریۆی تۆ یعنی چی یعنی ئەوە کە تۆ لەنێو سناریۆکە تا چ مشکلەیەک هەیە هاتە دەرێ نێو ئایا سناریۆکەت ئەو جۆرەی ئەبێت داستانێکی چڕوپڕی هەیە ئەو وەختە لە لۆگلاین نووسینەکە دەراکەوێت بۆ تۆ یعنی ئایا ئەوەی هەیە کە مەسەلەن بزانین قارەمانەکە چیەکە دێت چی ناکات مشکلێکی هەیە یا مشکلێکی نییە ئەما لە لۆگلاینەکەی دوای سناریۆ نووسینەکە تا دەرەکەوێت بەهەرحاڵ ئایا هەدەفی قارەمانەکەی تۆ هەدەفی پاڵەوانەکەی تۆ لە نێو سناریۆکە تا دەرهاتووە ئەم لە لۆگلاینەکە لە ئاخرەوە ئەینوسی دەرەکەوێت یعنی لۆگلاین لە دوای ئەوە کە سناریۆکە نووسی لە پێ سناریۆ نووسین ڕەخشەی ڕێگە لە دوای سناریۆ نووسین وەکو تستێکە وەکو ئەرێتە تستێکە کە تۆ بزانی سناریۆکە چ مشکلایەکی هەیە یان نیەتی زۆر بە سادەگی ئەو قسانە ئەکرێت من شتێک زۆر باشە من هەمە کاکسەکەت چگە دەنگی باش نییە شتەکان بۆ ئەنووسە زۆر سپاس دەکەم کاکسە بەسە چاوەکان بەڵام ئەم باسی ئەم شەو ئەبێت تەواو بکەم لۆگلاین تەواو بکەین بۆ باسای داهاتووی شەڕاش تای تریشمان ئەوێت بێت ئەگە وایە لۆگلاینت کە ئەتێ بنووسی ئەبێ بێ سناریۆکە دابنەی ئەو لاوە ئەستان بڵێ ئەلان من ئەمەوێت لۆگلاینەکەی بنووسم لۆگلاینەکەم شخصیەتی من کێ پاڵەوانی فیلمەکەم سناریۆکەی من کێ چ کەسێکە قارەمانەکەی من کێ یا ئەو بەستا هینەڵێن ئەرە پاڵەوانە ڕەنگە کوردیە وەڵام ئەمە لە فارسیە یا لە هینینە ئەڵێن قارەمان دوێ پرۆتۆگانیستەکەی سناریۆکەی تۆ کێیە ئەو پرۆتۆگانیستت مشخص ئەبێت چ مشکلێکی بۆ پێشاتوە ئەوەش مشخص ئەبێت بەڵام ئەو پرۆتۆگانیستی تۆ یا ئەو قارەمانەی تۆ ئەو پاڵەوانەی تۆ ئەبێت تایبەتمەندیەکی بێت نیامێکی عادی نابێت وەکو ئەوەی تەیکەن گەوتم برایان مەئمورێکی پێشووی CIA بووە یا بادیگاردێکی ئەلان خانەنشین بووە ئەمە تایبەتمەندیەتی چ گرفتێکی بۆ پێشاتوە وە تایبەتمەندیەکی تیشەوە عاشقی کچەکەیەتی زۆر کچەکەی خۆش کچە 7 ساڵەکەی دزراوە لە سەفرە کە ڕۆیشتەوە پاریس ئەو مشکلەکەیەتی برایان هەڵەست ئەڕوات کە کچەکەی نجات دات هەموو شتەکانی لە نێویدا هەیەەوەی کە لە بڵێن بێت ینی هەم کارکتەرەکەی هەم گرفتەکەی تدایە هەم ئەو شتی کە ئەڕوا بە شوێنیە ئایا ئەتوانە حەلی بکە یانە لە نێو لۆگلاین لە جوابی ئەوە نادەینەوە
یعنی لە نێو لۆگلایندا نابێت پایانی سناریۆکەت بنووسی لە نێو لۆگلایندا نابێت پایانی فیلمەکەت بنووسی بێ چەند نقطەدا بنی بۆ ئەوکە بینەر سەرنجی بڕات بە شوێنیەوە بڕات ئەوە دنبال بکاتەوە بڕات بە شوێنیدا بەهەرحاڵ پس ئەگە وایە گەورەترین دەستکەوتی لۆگلاین بۆ ئێمە جیا لە هەموو شتانە ئەوەیە کە لە دوایەوە کە سناریۆکە نووسیت تێستێکی زۆر باشە بۆ ئەوە کە بزانێت سناریۆکەی تۆ ئایا ئستانداردی سناریۆ نووسینی هەیە یان نێتی جا شتێکی زۆر سادە بڵێم ئەوەش ئەوەیە کە تۆ ئەتوانی بزانی بەوە کە پیچیدەگیەکی لە نێو لۆگلایندا نابێت زۆر پیچیدە قسە بکەیت نابێت زۆر پەراکەندە قسە بکەیت نابێت ئاخری داستانەکەت بڵێ نابێت قارەمانێک یا پاڵەوانێکی سەرنج نەڕاکێ تایبەتت نەبێت ئەبێت سەرنج ڕاکێش بێت دراماتیک بێت جەزاب بێت نابێت شتێکی ئاوات نەبێت نابێت لە کەلیمە وشەی سەخت و کەلمە وشەیە کە لە مەغزی چوزان بینەر دوور بێت کەڵگۆر بگری ئەبێ لۆگلانی تۆ ئەوێت منداڵێکی 13-14 ساڵش بتوانێت لێ تێبگات یعنی ئەوە خولاسە یا کورتەی فیلمەکەی تۆ چیە منداڵێکی 12 ساڵش بخوێنێتەوە لێ تێبگات نابێت لە نێو لۆگلاینەکەتدا نیرویەکە یا ئەو شتێک گرفتە یا ئەو مخالفەتی کە هەیە لەگەڵ پاڵەوانەکە یا لەگەڵ خواستی پاڵەوانی فیلمەکەتا شتێکی زۆر چکۆلە بێت بە شتێکی زۆر گەورە بێت وەکوی تێکەن کەوتم کچەکەی زە منداڵەکەتە زە ئەوان کێن مافیایەکە قاچاقی ئینسانەکات ئەڵبانیایین بە زۆریش خەتەرناکە ئەگە بڵێن کوڕێکی مەسەڵەن 15 ساڵە لە پاریس ئەم کچەی دزی و 17 ساڵێتی زۆر داستانەکە سووکەوە ینی شتێکە مەأمورێکی CIA کۆن هەستە بڕاتە پارێز لە یەک دقام کوڕە بەدەست ئێنێت و کچەکەی لێ وەرەگرێتەوە بەڵام ئەگە مافیایەک بێت ئەڵبانیایی بن وەخت زۆر خەتەرناک بن و شەبەکەیەکی زۆر گەورەیان بێت ئەو وەختە سەرنجڕاکێشە یعنی ئەو شتەی وەکو مخالفت لەگەڵ پاڵەوانەکەی تۆیە ئەو شتی لە بەرابەری پاڵەوانەکەی تۆیشا هەیە نابێت شتێکی چکۆلە بێت وەختە لۆگلاینەکەت ئەنووسی ئەبینی ئەو شتە چکۆلەیە ئاڵەگەڕێتەوە بۆ سناریۆکەت لەویا حەلی بکەیت چکە لە سناریۆکەتە تۆ بۆ مشکلت بووە سناریۆکەی تو لەویا ئەزانی کە مشکلە نێو سناریۆکەمەیە ئەوەی ئەڵم لۆگلاین مشکلاتی نێو سناریۆش ئەخاتە دەرەوە یەک شتی زۆر هین هەیە ئەویشەوەیە کە وەکو تەزاد ئێمە قسە لەکەین کانفلیکەیتی پێڵن یا کۆمپلکسی پێڵن تەزاد یعنی شتێک کە تۆ لەگەڵ خۆتە تەزادت بە کۆنفلیکەیتە پێم وابێ تۆ لە نێو سناریۆ نووسینەیە تەزاد لەگەڵ خۆتا هەیە یا لەگەڵ کەسێکی ترتا هەیە یا لەگەڵ دەوروبەر و محیتەکەتە هەیە یا لەگەڵ سیستمەکەتە هەیە یعنی ئەمانە ڕێگایەکە کە بۆ کە بتوانیت لۆگلاین بنووسین جا دوایی ئیشارەیەکیش بە واگەم کە لە چی کەڵک وەربگرین بۆ کە بتوانین ئایدیا یا لۆگلاین بنووسین بە خۆشبەختانە بەڵام یا بەدبەختانەوە من لە موقعیتێک بووم چەند ساڵ سناریۆی زۆرم خوێندێتەوە ئەو ڕۆست و ڕەفیق و ئازیزانەی کە ویستیانە فیلم دروستکەن بە زۆر بەنێوبانگن لە ئێراندا سناریۆکانیان لە پێش ئەوە کە درستی بکەن نردویانەوە من خوێندومەتەوە و یا موقعیتێکی ئەوم بووە لەگەڵ کەسێک هاوکاریەکم کرد کە مەسەڵەن لە مانگێکدا جاری وا بوو 15-20 سناریۆم خوێندێتەوە نەمەتوانی ئەم کارە بکەم مەگەر ئەوە کە پێشتر دەرسی سناریۆ خوێندن و سناریۆ نووسین نەخوێندبایە و ئەوەش دیسانە کە بە خۆشبەختانە بەدبەختانە من 4 ساڵ بێکار بووم و دانیشتم یعنی کاری سینەمایم نەکرد 4 ساڵ هیچ کارێکی ناکرد فقط لەسەر سناریۆ نووسین وانەی سناریۆ نووسین دەرسم ئەوەی کتێب بێت ئەوەی چوزانم کلاس بێت ئەوەی شتانە بێت ئەوانە وەختە چەند ساڵەوە پێش ئەو کارم کردووە بەهەرحاڵ ئەوە بۆتە باعسی ئەوە کە ئێستا دابنیشم و بۆ یەکەم جارە ئەم بە زبانی کوردی ئەو کارم کردووە و دەستخۆشانە لە کاک سەرکەوتەکەم بەڕاستی حیفم لێ هات ئەم هەمووە ئێمە توانین کەڵک وەربگرین شتانەوە تا ئەلان کردومە یەکەم جارە پێم خۆش بە زبانی کوردیش ئەو بکەم و دانە ئەمانە هەر کامێکی خۆی دەریایەکە ئەو کتێبێک کە نیشانمدان کوتم 450 سەفحەیە فقط وشەهایە کە لەنێو سناریۆ نووسیندا هەیە یعنی تر بە نمونەوە بۆم هێنا کە بزانن چ دەریایەکەسە بەڵام بەوەشەوە نابێت زۆر بترسین دەی ئەبێ دەست پێ بکەین بە دانە دروستکردن و نووسینی سناریۆ و تا نەنووسیت هیچ شتێک ڕێک ناکەوێت یعنی ئایدیا و تئۆری و ئەمانە من ئەتوانم تئۆری زۆر باشم بێت ئایدیای زۆر باشم بێت تا سناریۆکە نەنووسی هیچ کارێک ناکەم
سناریۆی ئەوڵت کە نووسی تازە ئەزانی کە خۆت لەگەڵ خۆتا چیت خۆت لەگەڵ خۆتا چەندی خۆت ئەزانی کە چەندێک لەم سناریوە تۆ سەرکەوتوو بوو یا سەرکەوتوو نەبوو شخصیتەکان چ مشکلێکیان هەیە پەیڕەنگەکەت پلۆتەکە چ مشکلێکی هەیە ئایا ساپڵەتت هەیە ئایا شخصەتی دووەم و فەرعیت هەیە ئایا ئەو شتانەی کە خوێندووتەوە لێ مەسەرەن توانیتە لەنێو ئەم داستانە لەنێو ئەم سناریوە بێنیتە ئاراوە ئەمانە بەڕاستی شتێکە کە توانێت سەری دوایی زۆر قسە بەهەرحاڵ ئەوەیە کە یەکشت بڵێم بۆ لۆگلاین نووسین زۆر تایبەتە ئەویش ئەوەیە کە ئەو فۆرمۆڵەکەم پێ بکەن یەک ئەبێ شتێکی تایبەتی بێت ئەو شخصیت یا ئەو کەسەکە بۆ تۆ لە سناریۆی شاپڵات لە ئەوڵەوە قسەم کرد کلاسیک من ئەمە سناریۆ فیلمنامنووسی کلاسیکە تا ئەمە پێ نەبی ناتوانانی بڕێتە نەو ئاستەکانی ترەوە ناتوانانی سینەمای پۆست مۆدرن دەربکەیت تو ئەبێ سینەمای کلاسیک دەربکەیت دوای ئەگەیت بەوەکە بەرگمان چی کردووە ئانتۆنیۆنی چۆنی دروست کردووە ئانتۆنیۆنی بۆ شێوازی گۆڕیوە لە زبانی سینەماییە لەکوێوە هاتووە ئەڵێن ئانتۆنیۆنی ئەم کەڵە پیاوەی فیلمسازە ئیتالیایی یا فلەنی ئەم کەڵە پیاوەیە لە فیلمسازیە زبانی سینەمای گۆڕیوە تارکۆپسکی بۆ زبانی سینەمای گۆڕیوە تا ئەو سینەما کلاسیکە بە جوای نەناسی ئەو جیاوازیانە ئەوت بۆ دەرناکەوێت دووە ئێمەمانەوەی ئایدیای بڵێ ڕێگاهایەکی زۆر هەیە بۆ کە ئایدیای پێش سناریۆ نووسین دایبنێ یا پێش ئەوە کە مەسەن بتەوێت لاگلانی بێت ئەوەڵی شتەوەیە کە مەسەن لە موقعیتێک کە تۆ ئەمە وەکو تەمرینە وەکو پرۆڤەیە کەسێک لە شتێک زۆر شارەزایە یا لە شتێکی زۆر هەیە بەلایەوە تۆ لە موقعیەتی بەرعەکسەکە هەدایبنێ یعنی تۆ بخێنێ نێو موقعفێکی کەوە نەو شتێکی کەوە مەسەرەن کابراایەک وەکو ئەوەی ئەوە مەسەرەن تایتانیک جەک هیچ پارەی نییە زۆر بێپوڵە کچێکی خۆشەوێت کە ئەو کچە بە پارە پێویستی هەیە وە کەسێکی هەیە کە بێڤژنیە ئەو پارەی زۆرە ئەم دوانە لای یەکۆدابنی داستان دروست دەبێت یعنی خۆت بە خۆت داستانەکە خەریکە دێتە ئاراوە فیلمەکە سناریۆکە دروست ئەبێ یا مەسەلەن کابراایەک لە شتێک زۆر ئەترسێت لە مار زۆر ئەترسێت تۆ بخێنێ و سیارەیەکەوە کە مەسەن دەدانە ماریتیایە ئەم سیارە ئەم شەو لە جەنگەڵێکا بووە ئەم کابرا خەوتەوە بەیانی هەڵەسی دەخۆ ئاگەی لە حەشت دەدانە مار کەوتۆتە نێو سیارەکەیەوە دواوە لە نێو سیارەکەیە دانیشت دەدانە ماریتیایە ئەمە موقعەتێکی جەزابە موقعەتێکی سەرنجڕاکێشە یا داستان فیلمەکەیە ئینگلیسیەکە لیگالی بلۆند ریس ویترسپۆن تێداکە کچێکە ریس ویترسپۆن لیگالی بلۆند زۆر فیلمێکی زۆر بفرۆشە هالیوودیە زۆر شتێکی تایبەتیش نییە کۆمەدی دراما باشە بەڵام شتێکی زۆر جوانەیە کچێکە کە کوڕێکی خۆشەوێت کچێکی زۆر سادەیە فقط بە جوانی و بلۆندە مووی سەروشتیان بە جوانی خۆیان گات و زۆر کچێکی سادەیە کە مۆد و فەشن و ئەو شتانە بەلایەوە زۆر مهمە کوڕێکی خۆش ئەوێت وە کوڕەکە نایەوێت لەگەڵی ئێمکە کوڕەکە ئەڕوا بۆ هاروارد دەرسبوونی لەگەڵ ئەم کچە ڕابتەکەی شەوێنێت بە تێکێدات و ڕابتەکەی قاتەکە لەبەر خاتی و ڕابتەکە قەتێکە ئەم کچە زۆری پێ ناخۆشە من عاشقی تۆ بووم ئەڵێ من ئەڕم بۆ هاروارد دەرسە ئەو کچێش ئەڕوات لە هاروواردان نێو ئەنووسێت وە سەبتناوەکەت وە قبوڵە بێت و ئەڕاتە هاروارد بەشی حقوقیا یاسا خوێنێت و لەویا ئەو کوڕە بینێتەوە تۆ بزانە کچێکی زۆر سادەی کە فقط لە فکری میکاپ و لە فکریەوەیە کە سەگێکی جوان بێتۆمانە چووگا عشقەکەی بە بیانووی دەرسەوە وێڵیەکات ئەم کچش ئەڵە لەبەر خاتیەوە کە ئەووای کرد من ئەبێ شتێکی گەورەتە ڕۆژتە هاروارد نش ئەڕۆمە هاروارد یا یاسا لە هارواردا زۆر شتێکی سەختە ئەم کچە سەبتنەوە کرد و ئەڕوا ئەخوێنێ دەوێ سەرکەوتوشە یعنی شتێکی لە موقفێکی بەرعەکسی خۆیان دابنێ کچێکی سادە کاسن لە ئەوە بیری ئەوانە بڕاتە هاروارد لەبەر خاتی ئەو شکستە عشقە ئەوە بۆ هاروارد دەرس سناریۆیەکی تایبەتنی هالیوود ئەم کارانە ئاکات کە ملیۆن دلار ئەفرۆشێت بەڕاستی ئەمە هونەرە ئەمە نیە ئێمە بەداخەوە ئەو شتمان هەیە کە پێمان وایە تەواوی سینەما فقط ژان لە گۆدارە ترۆفۆیە تارکۆپسکیە نازان نا سینەما قەواعدێکی خۆی هەیە ئەوانش لەسەر جێ خۆیەتی بەڵام هالیوودش لەسەر جێ خۆیەتی بالیوودش لەسەر جێ خۆیەتی جا دوایی بۆ ئێمەی کورد چی ئەتوانێت دەستکەوت بێت چی ئەتوانێت کۆمەکمان بکە ئەوە شتێکی گرە من ئەوێ بزانم سناریۆ بنووسم من ئەبێ
دانشی سناریۆ نووسینم بێت دوای ئەتوانم قسە بکەم کە لەوە کە چ فیلمێک دروست بکەم تا سناریۆ نەنووسم تا سناریۆنووسێکی باش ناتوانم قسە لەوە بکەم چە من ئەمە ژان و بەدبەختی خەڵکی کوردەواری مەسەڵەن لەسەر ئەنفال بنووس چیرۆکێکی ئەنفال گەمەوە تا سناریۆنووسێکی باش نەبم چیرۆکێکیش بیارمەوە چیرۆکە سەقەتە بە هیچ شوێک ناگات بەڵام وەختە سناریۆنووسێکی باش بوویت چیرۆکێک لە ئەنفالە گەڕێەوە کە هەر کەسە لە هەرکوێکی دنیا بینێ دڵی بکەوێتە تەپەتەپ چی ڕووی داوە بۆم خەڵکە بەدبەختە بۆم کوردانە بۆیان لێ هاتووە ئەنفال چی بووە ئەوەیە ئەمەیە باسەکە کە من عەرزم کردن بەهەرحاڵ لەسەر لاگلاین شتێک کەتان پێ بڵێم ئێوە ئەتوان هەر فیلمەکە دیتان وەکو تەمرینێک وەکو پرۆبێک ئەو کەسانێک کە عەلاقمەندن بڕۆن لاگلاینەکەی بنووس زۆر سادەیە هەر فیلمەکە دیتانە بڕۆن لاگلاینەکەی بنووس فیلمای هالیوودی جا بڕۆنەوە ئینتەرنێت خولاسە داستانەکەی تمشا بکە بزان لەگەڵ ئەوەی تۆ نووسیتە باشترە یا ئەوەی ئەوان نووسییان لە باشترە لۆگلاینی تۆ باشتر یا لۆگلاینی ئەوان باشترە یعنی ئەمەش بەهەرحاڵ تایبەتمەندیەکە وەکو تەمرین سناریۆکەی خۆت کە نووسیت دای بنە ئەو لاوە لۆگلاینەکەی بنووسە مشکلێک لەنێو سناریۆکە دەبێ خاتە دەرەوە لۆگلاین نووسین شتێکی زۆر تایبەتە لە دنیا مسابقەی لۆگلاین نووسین هەیە ینی پێتوان نەبێت لاگلاین نووسی شتێکی زۆر سادەیە مسابقاتی لاگلاین نووسیمان هەیە لەسەر هەر ئەو فیلمانەی کە دیتراویشە ناوەکە بڵێ مەسەڵەن فیلمایەکی جەدید یا سناریۆیەکی جەدید ناڵەن مسابقاتی لاگلاین نووسی لەسەر پەدەرخاندا لەسەر گادفادەر مەسەڵەن مسابقاتی لاگلاین نووسی کێ بزانین لاگلاینی باش ئەنووسێ لەسەر دای هارد مەسەڵەن ئەوە یا ئێوارە جومعانەی لاگلاین نووسیمان هەیە و زۆر تایبەتە لاگلاینی بەهەرحاڵ بە خاتی ئەو شتانە کە ئەتوانێت کومک نمونەیەکی سادەتان بۆ بێنمەوە وەکو بیرۆکە و لاگلاینە کە من بۆ خۆ ئەم ماوەیە ئەفغانستان لە ماوەیە کەوتە دەستی تاڵەبان من زۆر لە ئەفغانستان بووم چەند بەخاتی ئەوە کە سێ فیلمی سینمایی من لەوێ وەکو ئەسیستان دایرکتۆر لەگەڵیان بووم دەبێت دەستیاری کارگەردان یا یاریدەری دەرهێنەر بووم و چەند فیلمی کورتیش لەگەڵیان بووم ماوەیەکی زۆر لە ئەفغانستان بە لەو کاتی کە تازە تاڵەبان ڕۆیشت بوو لە 2001دا ئێمە لە ئەفغانستان چەند فیلممان دەروست کرد ئەلئان کە ئەم ڕووداوانەیە ئەم چەند مانگە پێشوو کە دیسانە کە تاڵەبان هاتەوە ئەمانە فکرم لەوە کردو کە من ئەگەمە سناریۆیەک بنووسم بۆ ئەم مۆقفەی ئێستای ئەفغانستان چییە نووسم بەڕاستیەکەی ئیتر چونکە ئەو جارەی پێشوو زۆر ناخەژێن بوو زۆر دڵم ئێشا لەسەرەوە کە تاڵبان چی کردووە لە ئەفغانستان ئەم جارە کە هاتەوە ئەسڵ نەمتوانێەوە هەستم بدەم زانی تاڵبان خراپە دێتەوە بەڵام وەکو ئەو مۆقفەی کە دنیا گرتوێتی ئەو شتێک کە هاتوتە پێشەوە بەلامەوە شتێکی پێکەنینی بوو بەلامەوە شتێکی زۆر گاڵتە بوو یعنی چی ئەم 20 ساڵم خەڵکە بەدبەختەتان چی دەکرد دوای دیسانەکە هاتەوە دیسانکە تاڵبان هاتەوە شتێکی سناریۆکی کۆمەدی یا تەنز یا وەکو بڵێن سناریۆی کۆمەدی هاتیزان ئەوش ئەوەیە کە ئەلا مەسەڵەن بڵێن بیرۆکەکەی چیە بیرۆکەکەی ئەوەیە کابرایەکە پێشکەشکاری تەلەڤیزیۆنێکی زۆر بەنێوبانگی مەسەڵەن تەلەڤیزیۆنی تلۆی ئەفغانستانە تەلەڤیزیۆنی کاناڵ یەکی ئەفغانستانە زۆری بەنێوبانگی پێشکەشکارێکە بەرنامەیەکیە کە زۆر خەڵک چاوی لێ یەکەن و زۆر ناسراوە پس شخصیەتەکەی من پێشکەشکارەکە هاستێکە مجریەکە بێژەرەکە کە بەرنمەیەکی تایبەتی تەلەڤیزیۆنێکی ئەفغانستان خەڵک زۆر زۆر ئەیناسن مەسەڵەن لەم بەرنامانەی گات تالنت و ئەمانەی بووە ئەوانەی کە استعدادێک بناسنەوەمانەخە مەسەڵەن خەڵک زۆر تەماشای ئەو بەرنامە ناکەن ئەم پێشکەشکارە تاڵبان هاتوتەوە بۆ کابل ئەمە بە هەڵێت چونکە مۆقفەکەی ئەگۆڕێت ئەم بەرنامەیەکی بۆ کە لەگەڵ ئەو شتانی کە تاڵبان مەسەڵەن بەرنامەی گات تالنتی موسیقی بوو کە ئەمریکان ئایدۆلی بووە مەسەڵەن ئەبێ هەڵێت لە دەست تاڵبان پس ئەگەوە پێشکەشکارێکی زۆر بەنێوبان کە هەموو خەڵکی ناسن تاڵبان دێتەوە بۆ کار بوو ئەم ئەبێ هەڵەیە لاگلاینەکە ئەوەیە ئایدیاکە ئەوەیە پس ئەم تایبەتمەندیانە هەیە مشکلەکەش ئەوەیە کە هاتوتەوە تاڵبان شاید ئەم کابرا بگرە بیکوژێت ئەدانی بکات چونکە لەسەر موسیقی وەمانە تاڵبان پێی ناخۆشە ئەبێ هەڵێت مشکلەکە ئەوەیە کە هەمووی خەڵکی ئەیناس ئەڕۆتە هەر جێگایەک ئەیناس چونکە ئەم کابرا زۆر بەنێوبانگێت پس لاگلاینەکەوە پێشکەشکارێکی زۆر بەنێوبان وەختە کە تاڵبان دێتەوە و تاڵبان چووکە لەگەڵ ئەم مشکلەی هەیە یا مخالفی ئەمە ئەبێ هەڵێت لە کابل
بەڵام مشکلە ئەوەیە کە بڕۆتە حەجگای خەڵک ئەیناسن ناچار چیەکات ڕاتە ژێر ئەو چادوری پێڵەن لە ئەفغانستانە یا بڕقەی پێڵن ئەو شتێک کە ژنانی ئەفغانی ئەیخن بە سەریانە فقط هەمووی شینە ڕەنگی زۆرتر وەکو پەنجەرێکی چوە لە بەرچایانە بەڵامێتی دمچایان دیاری نادەن ئەم کابرا مەوزە ئەبێ بڕاتە ژێر ئەوەوە مشکلێکی کە هەیە تاڵبان ئەڵێت نابێ لە جێگایەکی ئەفغانستان نابێژن بە تەنیایی بێتە دەرەوە ئەم لەگەڵ ژنەکەیەتی ئەم جارە ئەبن بە دوو دانەژن پیاوێکە بەب لەگەڵیانە بێت ژنەکەی خۆی دمچاوی ئەگۆڕن ئەیکەم بە پیاو ڕیشی بۆ دانژنەکەشی تااتریە مەسەلەن شانۆ کارەکات و گریم ئەزانێت و ئەو شتانە ژنەکەی ئەوێ بە تااترێکی ئاوا ژنەکەی ئەوێ بە پیاو خۆی ئەوێ بێژن ئەم لە ژێر ئەو چادریە وەکو ژنە دەستێکی دەستکەش دەستەکات و قسە ناکات مەسەلەن ژنەکەی دەنگی خۆی گۆڕێت و ڕیش و سمێڵ بۆ خۆی دانێت و سەری ئەبەستێت و چاو ئەمانە عینەکێک لێدا کە نەیناسنەوە جێگەی ژن و پیاوەکە گۆڕی چیرۆکەکە سەرنجڕاکێشەیە تۆ پێت خۆشە فیلمێکی ئاوا بینیانە کە جێگای ژن و پیاوێکە تا ئێستا عادەت ناکرێت ئەمە پێشکەشکارەکە سوپەرستارە خەڵک ئەیناسن تا نەزان ئەبێ بڕاتە ژێر چادرێکەوە کە کەس نەیناسن ژنەکەی ئەبێتە پیاوەکە جا لە نێو کۆمەلگای ئەفغانستاندا ژن و پیاو جێگەکانێتی بۆ خۆتان نەزان ئەم جارە بە پیاوەکە بە ژنەکەی ئەڵەن بۆ ژنەکەت قسە ناکات لەسەرەوە پیاوەکەیە ئەڵێ ئەو کەڕولاڵە ناتوانێت قسە یا ئەڵێ دەستی بڵێ ئەو لاقی تۆزە داپۆشێ بڵێ خۆی کۆبکاتەوە هەموو شتەکانە گۆڕدرێت بەحاڵ بۆەوە کە کوتم یعنی لە چ شتایەکەوە توانین بە بیرۆکە بگەین و دوای بە لاگلاین من ئەمە ئەگەر لۆگلاینەکەیم بیرۆکەکەیم نووسی دوای لۆگلاینەکەیم کوت سناریۆکەی بنووسم دوایەوە کە سناریۆکەم نووسی دووبارە دەم لۆگلاینە لاگلاینەکەی ئەو وەختە پێم ئەڵێ لەنێو ئەم سناریۆکان بنووسی وەکو نەخشەی ڕێیاکەم هەیە چ مشکلەیەکی هەیە چ گرفتێکم هەیە 1 ساعت و 20 دقیقە پێما بێتە بۆ ئەم بەشەمان زۆر باشە تەمرینیش کتم بۆ پرۆڤەکردن بۆ تەمرینکردن ئەوەیە کە ئەگە بۆ خۆت سناریۆت هەیە لۆگلاینەکەی دابنە بینووسە لۆگلاینی سناریۆکەی خۆت بنووسە دوای ئەگە بۆ خۆت سناریۆت نییە لۆگلاینی فیلمهایە کە دیوتا توانی بنووسی و زۆری ساداوێ بنووسی یعنی هەمیشە لۆگلاین سادە بنووسن کاراکتەرەکانت یابێت پێچیدەگی زۆرتیانە بێت لە 2 خەت یا 3 خەت تا بتوانی بنووسی و بەڕاحەتیش بتوانی بیگەڕیەوە لە هەر جێگایەک خۆش بوو و بتوانی ئەو شتێک نێو سناریۆکە توە بگەێنی بۆ مخاتب یا ئەو بینەرە یا ئەو کەسێک مەبەستە بەهەرحاڵ یەک شتەیە کە ئەوەش بڵێم و تەوایەکەم قسەکە ئەوەش ئەوەیە کە ئەرەستوو لە کاتی ئەرەستووە ئەم شتە هەیەکە ئەڵێ بە یاز احتمال ئەگەر تۆ چیرۆکێکتەیە یا ئەبێ زەرورەتی بێت یا احتمالی بێت ڕوو بدات یعنی چی مەسەلەن یا ئەبێ زەرورەتی بێت کە ئەو شتێکە لە نێو چیرۆکەدا بێت یا بە زەرور بێت یا بێت احتمالی بێت مەسەلەن تۆ ئەڕێ لە خێڵان سیارێک دێتدا سیارەکە کە لە دای کەوتی زەرورەت ئەوەیە تۆ بم بۆ خەستەخانە تۆ بم بۆ بیمارستان تۆ ئەدبن بیمارستان لە بیمارستان بووی لە خەستەخانەکەەوەی احتمالی هەیە مەسەلەن بەرادەرە ڕەفیقێکت بێت چاوت پێ بکەوێت یا احتمالی نێت بەڵام زەرورەت نییە کە بێت ئەگەوایە من ئەگەر لە نێو سناریۆکەمە بنووسم کە سیارێک لە کاوەیدا ئەێنێنن بۆ خەستەخانە کەرەکتەرێکی کەم هەیە احتمالی هەیە بڕوا لەوێ بیبینێت ئەوە بێن منێوە مشکلی سناریۆی ئێمە ئەوەیە کە زۆر شتا ئەنووسین کە نە زەرورەتی هەیە نە احتمالی هەیە لەنێو ڕووداوەکانە بێت یعنی ڕووداوایەکمانەیە کە نە پێویستیمان پێێتی نە احتمالی هەیە بۆ ئەو سناریۆی ئێمە کۆمەکمان پێ بکات یا ڕوو بدات شتایەکە کاروا لە خۆیەوە دێت و لە خۆیان ئەڕوا و ئەوەیە کە گرفت بێت لۆگلاین ئەو شتانە لەلابەت ئەوەی کە پێویستی نەبێت ئەڵێ ئەنی سەرەکیەکەی تۆ چییە بە قوربان ئەوەم بۆ بڵێ ئیتر لەوە زۆرتر سەرتان نێشم هیوادارم کە ئەو شتانی کە لازم بێت هەموو کتوبێتم من بۆ خۆم پێم وایە یعنی ئەو مەبحەس معمولە لە 90 دقیقە هەمیشە ئێڵێم لەگەڵ ئەو شتانی کە بەشکلی ئاوا کتوبمانە 1 ساعت و نیوە تقریبا هەموو ئەو شتانی کە بڵێ کتومە بۆ ئەوەی زۆرم پێ خۆشە بۆ یەکەم جار بە کوردی کوتم
تۆزێکیش مشکلم بوو لەوە کە چگە بە فارسی هەمی ئەوانە معادڵی کەلمەی هەیە وشەی هەیە لەنێو دیکشنەریە تعریف کراوە ساڵ لەنێو سناریۆ نووسەکان لەو کتێبەکانە ئاماژەی پێدراوە بەداخەوە من زۆر کتێبی سناریۆ نووسینی کوردیم نەخوێندێتەوە مشکلەی منە نازانم مەسەڵەن چ کتێب هەیە وجودیە دیسانەکە مشکلەی منە بەڵام هەوڵمدا بیکەم بە کوردی وە کاک سەرکەوتیش لەوە دوای ئینشەڵا کمەک کات و یارمەتیم لەم بدات و بازە وشایەک بەڕاستی ئەوە پێویستە ئێمە وشایەکمان وەکو پلات وەکو ئەنتاگۆنیست توزان پرۆتەگەنیست ئەمانە ئیترەوێ بە کوردەکەیشی دابنێ بە کوردی بزانین ئەمانە چییە یا ئەکتی ئەوەڵ وەرچەرخانی ئەوەڵ چوزانن نقطەی نێوەڕۆک نقطەی میانی پێ باڵێن یا نقطەی عەتف مەسەلەن بوحران ئەمانە هەمووی ئەوێ بە کوردی چونکە کشمەکەش کانفلیکت چوزان هەمووی ئەمانە بە ئینگلیسی و بە فارسیەکەم نەزانم بە کوردی بەداخەوە زۆر حەولمدا و کۆشم کرد کە بتوانم بە کوردی بە جوانی ئەو قسانە بکەم زۆر سپاستان دەکەم بۆەوە کە تا ئێستا گوێگری من بوون دووارە دەستخۆشانە لە کاک سەرکەوتەکەم و سپاسەکەم بۆ دەرفەتەی کە دای هیوادارم کە بۆ ئەو کەسانەی کە عەلاقمەند بێت و پێیان خۆش بێت لەسەر سناریۆ نووسین شتێکی چکۆلەی بۆ فێربوون تێبوو بێت کاک سەرکەوت لە خزمەت جەنابتان